ناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بینەرە ئازیز و خۆشەویستەکانی کەناڵی ئاسمانی پەیام. ئێستا لە گوندی زەڵمین چەمی زەڵم دێ لە سەرچاوەکەوە بەرە و شارە زوور ملی ڕێگەی خۆی تێیەکە. ئەم چەمە بە هەزاران چیرۆکی لە سەدان ساڵی ڕابردووەوە لە خۆ گرتووە. چیرۆکی ناخەچێن و چیرۆکی سەیر و سەمەرە و سەرنجڕاکێش. بەڵام ئێمە ئەم جارەیان بە تایبەت دەمانەوێت لە چیرۆکی ڕوقیەخان بپرسین کە پێم وایە دوایین چیرۆکە لە سەرچاوەی زەڵم دەنگدانەوەیکی لە هەستی عێراقا بەخۆیەوە بینی بێ. ئەم چیرۆکە هەم ناخەشێن و هەم سەرنجڕاکێش و هەم دەنگدانەوەیکی گەورەی لە ئاستێکی بەرفراوانە لێکەوتۆتەوە. ئەم بەڕێزانە میوانی بەرنامەی دیداری زەڵمن. لەم دیدارەیە کۆمەڵێک گفتوگۆەکەین بۆ ئەوەی کە هەم چیرۆکەکە و هەمیش لێکەوتەکانی بۆ ئەوەی بەڕێز و خۆشەویست بگەێنین. لەگەڵمان بن. بە دەرفەتی ئەزانم لە سەرەتای بەرنامەوە بە گەرمی بەخێراتنی میوانە بەڕێزەکانم بکەم. بەخێر بێن کاکسم کۆ مامۆستاگیان بەخێر بێن. بەخێر بێن سەر چاو کاک گۆران. بەخێر بێن گەورەتان کردین. یاخوا بەخێر بێن سەر چاو. زەحمەتان کێشا. بەخێر هاتن بۆ بەرنامەی دیداری زەڵم. پێکەوە چیرۆکی زەڵم و ڕوقیەخان و لێکەوتەکانی باسەکەین. بەخێر بێن سەر چاو. بە پێویستی ئەزانم بینەرە ئازیزەکان سەرەتای دیداری زەڵم بە باسی ونبوونی ڕوقیەخان و خنکانی دەست پێ بکەم. کاک ئیسماعیل یەکێکە لەو هاوڵاتیانەی دانیشتووی زەڵم کە هەر لە سەرەتای چیرۆکەکەوە بەدەم ڕووداوەکەوە بووە. کاک ئیسماعیل بەخێر بێن. ئەگەر بۆمان باسکەی سەرەتا چۆن بوو کە بیستان ڕوقیەخان ون بووە و دیار نەماوە و ئەگەری خنکانی هەیە؟ بسم الله الرحمن الرحیم. یاخوا بەخێر بێن سەر و سەر چاو بەخێراتنی میوانە بە ڕێزەکانەکەین. ڕوقیەخان ئەوەی ڕاستی بێ کە پێم وایە تەلەبەیەک بووە لە کەربەلاوە لەو کاتەیە کە ئەڵێ کە دەرەچێ ئەڵێ بە باوکە بمانوە بۆ دەرەوە بۆ شوێنێک ئەویش کوردستان هەڵەبجێرە کوردستانیش کە هاتووەتە ئێرە بۆ سەرچاوەی زەڵم هاتووە. ئەوەی کە ڕوویدا لە منتیقەیە ڕوقیەخان نە خەڵکی ئێرە بوو نە خەڵکی کوردستانیش بوو، خەڵکی کەربەلا بوو. لە کاتی خنکانەکەی ڕوقیەخانە بەڕاستی ئەوەی کە ئێمە بیستمان لەو دەقەیە کە ڕوقیە کەوتە ناو ئاوەکەوە هەر هەمومان پێکەوە وەکو برا دەست لە دەست بە هەموو تیمەکانی حکومەتیشۆ توانیمان بۆ ماوەی 9 ڕۆژ ئێمە بگەڕێن بە دوای ئەو تەرمەیە کە گەڕان بە دوای تەرمەکەشە ئەلحەمدوللیلا کە تەرمەکەمان دۆزیۆ چەند ڕۆژی پێچوو ئەوەنەش کاتژمێری پێچوو بۆ دەرهاتنی تەرمەکە لەبەرەوەی تەرمەکەی ڕوقیەخان کەوتووە بینی 2 تاشە بەردۆ. ئاوی زەڵمیش خۆتان دەزانن ئاوێکی ساردە ئاوێکی زۆریش بوو ئیمساڵ ئەوە ئاسەنگی دروست کردو بۆ دەرهێنانەوەی ڕوقیەخان. ئەو لەحزاتانەی کە ئێوە بە شوێن ڕوقیە گەڕان باڵێن هەماهنگێکە چۆن بوو لە نێوان خەڵکی کەسوکاری ڕوقیە و بۆچی پێتەنوا بوو تەنها خنکان و ئەگەری خنکان زیاترە چاون بوونی باڵێ؟ مەڵێ وەڵا ئەوە بوو کە ئێمە لە کامێرەیەکەوە کە دایکی ئەخی تەسویری کردووە ئەو تەسویرەی کە ئەبیندێ دایکی کردوویەتی لەبەرەوەی کامێرەی چاودێری ئالەویان نییە ئەو تەسویرە هی دایکێتی ئەخی تەسویرەکە کردوویەتی
ئەم جا ڕێی تریژ نییە ڕوقیەکە بێتە سەرەوە ڕێکی کە هەیە ئەگە بێتە سەرۆ کامێرەی چاودێری لێ هەیە کە کەوتوێ نائاوەکە ئیتر گومانی ئەوە نەبوو کە ئێمە بڵین ڕوقیە بۆ شوێنی کەچوە گومان هەل لە نائاوەکەیا بوو بۆ خنکانی ڕوقی ئەوە بوو کە ناتوەتە سەرەوە لە کامێرەکانی کە یا دەرکەوێ گەنجانی زەڵم شارەزای منتیقەکەن با بڵین لەگەڵ خەڵکەکانی دەوروبەر و کوەحماوە و خورماڵ و هەڵەبجە و تیمەکانی چۆن بوو توانیتان ڕووماڵێکی باش بکەن بەو گۆم و چەمە دوور و درێژەی کار لەسەر چاوەکەوە یا تا خورماڵ بەڵێ وەڵی ئەوەی کە بڵێم گەنجانی زەڵم کردیان و بە تایبەت کاکە ئێمە ئەڵێن گەنجانی زەڵم با خەڵکیشمە لێ عادەت نەبێ خەڵکی ئەحمەداوا بووە خەڵکی ئانێ قوڵ بووە سەرگەت بووە دەرێمەڕ بووە خەڵکی گوندەکانی ئەم لە ئەولاش بوون ئێمە هەر ئەم گەنجانە نەبوون لێرە بڵێ بەڵێ پشکی شێر بە زەڵم کەوت گەنجەکانی زەڵم لەبەرەوەی شارەزای نائاوەکەن شارەزای گۆمەکانن ئەمجا خۆیان ڕاگرن لە ناو ئاوەکەیە بە ساردی ئاوەکەیە هی ئەوە بوو ئێمە توانیمان کە نۆدانە ڕۆژ لەسەر یەک بگەڕین زۆر باشە بە کاک بەختەوەرن دەرسەمان بۆ بکە کاک بەختەوەر تۆ چۆن باڵین دەنگ و باسی ونبوونی ڕوقیەت بیست لەو کاتیایەوە چیتان کرد سەرەتاوە خێراتنتان ئەەکەم یاخوا بە خێر بێن میوانە بەڕێزەکان سەر و سەر چاومان ئێمە وەکو گەنجانی منتیقەی هەورامان و گوندی زەڵم بە تایبەت لە ساتی ونبوونی ئەم کیژۆڵە نازدارەی کەربەلاوە بەڕاستی گەنجانی هەورامان بەعام گەنجانی زەڵم بە تایبەت و گەنجانی هەورامان و لادیەکانی بەعام یعنی چیرۆکێکیان نووسیەوە ئەتوانم بڵێم بەڕاستی نمونمایەی دەستخۆشی و شانازی سەربەرزین بۆ هەڵەبجە و بۆ هەورامان کاتێک لە ئەعلامەکان ئایەوارە داوای هاوکاری ئەکرا بەیانی حوتی بەیانی هەڵەسای ئاهاتی هەرچی گەنجی ئەم منتیقەیە بوو لەوێ حازر بوو بە تیمەکانی حکوومەتیشەوە لەوێ ئامادە بوون ئەکران بە دوو سێ بەشەوە هەر جەماعەتێک و لە شوێنێکە بەیانی تا ئێوارە لەناو ئەو ئاوە ساردەیە یعنی بەڕاستی من ئەمەوێ ئەوەش بڵێم لێرەیە کۆمەڵێک گەنج خەڵات کران بەڕاستی هەر ئەو گەنجانە نەبوون ئەو گەنجانەش کە خەڵات نەکران یعنی مایەی دەستخۆشی و شانازی و مایەی سەرفرازی ئەم میلەتە و ئەم منتیقەیان بەڕاستی لەبەرەوەی گەنجی وامان هەبوو لەوانەیە لە کامێرەیە خۆی دزیبێتۆ بۆی یعنی نەویست بێت لە کامێرەکەیە دەرکەوێ ئەو لەبەر خاتری خوامیشەی کردووە جا ئەم گەنجانەش کاتێ ئەم خەڵات و ڕێزلێنانەیان وەرگرت بڕیاریاندا کە ئەم خەڵات و ڕێزلێنانە کۆمەڵە یانی بەختەوەر با لێگەڕین لە خەڵات و ڕێزلێنان و ئەو جارێ ماومانە بۆ ئەوە ئەکەین لێگەڕین بعد ئەسڵی چیرۆکەکە ئەسڵی باسەکەمان بۆ باسکەن هەڵوێستی خەڵکەکە جوامێری خەڵکەکە ماندووبوونی خەڵکەکە ئەمە بەلای ئێمەوە باس و پاسێکی گرنگە ئەگەر شتێکت هەیە لەم بابەتەیە سەرنجی ڕاکێشاوی حەزەکەین باسیەوەمان بۆ بکەین وەڵا من کە پێشتریژ ئاماژەم پێکرد یعنی بەڕاستی کاتێ بەیانیان حوتی بەیانی ئاهاتی تاوناوەوە سەیری ئەو گەنجە خێر لە خۆ نەدیوانەوە کرد یعنی بەڕاستی لەناو حوتی بەیانی ئەوەی شارەزای ئاوی زەڵم بێ ئەزانێ ئاوی زەڵم چەند ساردە حوتی بەیانی حتا 12 شەو جاری وا هەبوو خەریک بوون ئەگەڕان داریان نەبڕی بەردیان تلەدا بەم ئەشکەوتەکەیە و بەو کە ناوەکەیە ئەگەڕان بۆچی بۆ ئەوەی سۆراغێکی تەرمی ئەم کیژۆڵە نازدارە بکەن بەڕاستی یعنی ئەمە جێگەی سوپاس و شانازیە بۆ تەواوی گوندەکانی منتیقەی هەورامان و منتیقەی هەڵەبجەش زۆر سپاس کاک خالید ئەگەر پێم بڵێ پێتان سێر نەبوو بە درێژایی 9 ڕۆژ گەڕان بە نێو چەمی زەڵما با بڵێ بۆچی ئەم کچە نادۆزرێتەوە ینی شتێکی سیر نەبوو بەلاتانەوە تا ئێستا بابەتی وا ڕوویداوە خەڵکانێک ئەوەندە ڕۆژ نەتوانێت تەرمەکەی بدۆزرێتەوە لە چەمی زەڵما بەڵە قوربان سەرەتا بەنای خوا گەورەیە سپاستی جەنابتان ئەەکەم سپاستی ئەم میوانە بەڕێزانە ئەەکەم وڵی بوو مەسەلەی 9 ڕۆژ و 10 ڕۆژ و 3 ڕۆژ ئێمە من 20 ساڵ لەم
أحماوة لم ظلمة تقريبا لو أنا ناڵێم پانجا لو أنا دا نفر خنکا لەناوەوە زیاترین کاتێک 24 ساعات ئەو پەڕی دڕۆژ بڵێ بەس بوو مەسەلەی ئەم ڕوقیە نازانم ئەمە شتێکی ئیلاهی تایە شتێکی ئیلاهی بڵێ چونکە بەجددی ئەم عایلە بە حکمێوە تێکەڵاوم لەگەڵ ئەم عایلەیە اینجا ماڵی خوشکم لە کەربەلایە نزیکی ئەم ماڵە ماشاءالله ماڵێکی ئەوەنە مسلمانن ئەوەنە محتەرەمن خواگیان ویستی هەدیەیەکی بکە بوو ئەو ماڵە بڕوام کە دوو ڕۆژ تەلەفۆنەکە بۆم بڵێ هەل بە گریانەوە بە گریان ئەیوە کا خەرید ناتوانم وتم بابە ئەمە ئەمری خوایەوە ئەمە هەمومان ئەمرن ئەیوت ئەم کچە هەوایەتی ڕەسم گرتن باوکی ئەیوت باوکی کاگرافت بڵێ ئەیوت لەوانە 50 ڕسمی هەیە ئەڵێ ئەم ڕسمانە دابەشی کرد بۆ جلەکانی خۆم هەل کراسێک و هەل شتێک هەل بە جلی خۆم ئەیوە بابەگیان ئەگەر ئەچێتە دەرەوە من وێرە نەسێ یعنی شتێک بە هەرکەت کەس تحملی ناکە تۆ چۆن دۆستایەتیت لەگەڵ باوکی ڕقیە سەرەتا دەستی پێکرد والله ئێمە لە خوارەوەن کەوتیان کچێک کەوتە ناو ئاوی زەڵم هەمومان تەمانەوە تەبیعەتی ئەهلی ئەحماوە و زەڵم و هەولەمان و هەڵەمجەش هەوایەتیان شتێکی باش هەوایەتیان پیاوەتیە ئێمە کە چوون هەل بەڕاکردن چونە سەرەوە بە ماتۆڕ و بە سەیارە و کە چونە سەرەوە کە سەرمان کرد عایلەیەکی غەریب بوون کەسیان نییە ئیتر بەجددی ئەم خەڵکی زەڵم و ئەحماوە و هەڵابجە و هەمومان بڵێ ئەڵی کاگرافت وا هەستم کرد ئەم کچەکەم لە کەربەلا خنکاوە ئەوەنە پێخۆش بوو اینجا تا ئیسا هەر تەلەفۆنەگاڵی توخوا تەلەفۆنکە بوو کاکسم کۆ تەلەفۆنکە بوو کاکفرێدون تەلەفۆنکە بوو جەماعەتی زەڵم دەستخۆشییان دڵی بە ئێوە کرایەوە ڕۆژانەکە نۆ ڕۆژ چاوەڕوانی زۆر دوور و درێژەکە زۆر قەناعەتەکەی ئێمە من و کاک نەورۆز سەعا حوتی بەیانی شەشی بەیانیین بۆ ئەحماوە کە سەیرەکەم ئەم کابرا لە خوڕماڵەوە پێ هاتووە بۆ زەڵم ئەڵێم بەشکم شتێک یەکەم ڕۆژ داوای جەنازەی کرد دووەم ڕۆژ سێم ڕۆژ ئەیوت تاکە نەعلەکەش بێت هیچم ناوێت بەس تاکە نەعلەکەی ئاڕەوەڵا کەون بووە شوارم تقریبا 5-6 ڕۆژ ئەیوت چی ئەیوت بەچی بی بەمەوە وتم کاکە تو ئاگا لە خۆت نییە پارێزگای هەڵەبجە هەل لە یەکەم ڕۆژ دووەم ڕۆژ سێم ڕۆژ کە تاکید بوون ئەم کچەکەوتە ناوەکە بە ئیسعافەوە بە وەفدێک و بە هەموو شتێک هەمویان حازرن تر زۆر پێخۆش بوو ئێوە چۆن دڵتانەدایەوە کاک خالید وڵی بەڵام چی کەس تەحەملی ناکەس بەجددی کچێکت لە دەست بەی زۆر ناڕەحەتە نۆ ڕۆژ چاوەڕوان ببی وە نیە ئەرەوەڵا ئەنجا تۆ بە دوو مناڵەوەیەتە بوو سەیران بە یەکی شەڕکۆدا ئەنجا خێزانم بردم و ماڵی کاک نەورۆز بە حکمی خێزانم عەرەبە وتم ها بۆ دڵخۆشی بۆ قسەکردن کچە بچکۆلەکەی ئەیوە بە خێزانم ئەیوت پورە گیان تو کوردی ئەزانی یکی ئەی چۆن نازانم وتی تو ئەو خوا بڵێ بەو جەماعەتە بە خوشکەکەم دەرێنە لە ئاوەکە من شەو ناتوانم بخەوم سپاسی جەناب دەسڵات کاک نەورۆز هەڵوێستێکی ئێوە باسەکەن کە ڕاستەکەی مەسەرەن جۆرێک لە هەڵوێست ئەوەیە لە ناو ئاوەکەیە بی و بە شوێن ڕوقەیە بگەڕێی بزانی لەکوایە بەڵام جۆرێک لە هەڵوێستی تر هەیە ئەوەیە کە تۆ بە تەنگەندامانی تری خێزانەکەی ڕوقیەوە بی ئێوە چیتان کرد بۆ باقی خێزانەکەی ڕوقیە بەناوی خوای گەورە و مێرەبان دەستخۆشی بۆ جێناب تو بە خێراتنی میوانە بەڕێزەکانە ڕاستی دروستی بابەتەکە من سعات 8 شەو بوو کە چوومە سەرەوە بینیم ئەم عایلەیە لەوێن لە پێشەوە دوو پیاوە بین و دوو ئافرەت لە بینی دوو ئافرەتەکە سەرەکەم دوو بەتانی ڕاخراون هەستمە کرد بەتانیەکان ئەجوڵێنەوە لە بەتانیەکان کە هەڵگەڕانە بم دیوە سەرەکەم دوو سێ مناڵی بچوو لە ژێر بەتانیەکەیان ڕاستی کە من سەری ئەو دیمەنم کرد وام زانی مناڵەکانی خۆم یەکسەر وتم بە باوکی کچەکە با ئێمە لێرە نەمێنینەوە و بڕێنە ماڵی خۆمان سپاس بۆخوا بەگوێ کرد ینی مەبەستەوە بوو کە مناڵەکان لێرە نەبن لێرە نەبن و سەرمایان بوو ینی بە دیار چەمەکەشەوە چەمەکەش تەرمێکی ئەوانی تایە بەڵێ ئیتی کە چوینە ماڵی خۆمان ئەلحەمدولیلا دانیشتین و لەوێ تقریبا بۆ ماوەی یەک کاتژمێر ئێستراحەتمان کرد و دڵدانەوەماندانەوە وتم خوای گەورە ئاسانیەکە بۆمان ئینشاءڵڵا بە ئیزنی خوای گەورە ئەمەش تەواو بێ لەگەڵ کاگرافی داهاتینەوە بۆ سەرەوە تقریبا تا سەعات یەکی شەو ئێمە لێوێ بووین
ئەوە حاڵ نەبوو باوکەکە مێنایە بوو ماڵی خۆمان ئەگەر یان ناڕەحەت بوو بە سوپاس بۆ خوا کە لە ماڵی ئێمە بوون وەکو ماڵێکی خۆیان وا بوو بۆ دووەم ڕۆژ کە چوومەوە ماڵی خۆمانی ئێوارە بینی مناڵەکانی لەگەڵ مناڵەکانی خۆمان یاریەکەن تەنانەت فەتومە کچەکەی کاگرافێت لەگەڵ مناڵەکانی خۆما ینی بەستێکی وای نەئەکرد کە ئەم خوشکەی با بڵێن دیار نییە بۆ شێوەیە یەکەم مناڵەکان کە یاریان نەکرد و ئاکی بەچوون دووەمیش لێرەوە سپاس و دەستخۆشین بۆ کاک خالید بە تایبەتی بۆ خێزانی کە خێزان هاتە ماڵەکەی ئێمە و لەبەرەوەی خێزانی عەربی ئەزانێ من خێزان عەربی نازانی کە دڵنەوایی ئەدانەوە کە تەنانەت ئەیوت من نازانم چۆن وەسفی ئەم خەڵکە بکەم کە هاتوونە تێرە ینی بڕوا قەناعەتان نەبێت کە ئەم خەڵکە نەبووایە لێرە ئەم عایلەیە شێتە بوون بە سوپاس بۆ خوا فەزڵی خوایە کەم عایلەیە لێرە بوون و خەڵکەکەیان نەبینی بەو شێوەیە ناڕەحەت نەبوون کە ئەم خەڵکەوەتا لە دەوریانە و ئێمەش لێرە و ئیشێکمان کردووە لەبەر خاتری خوای گەورەی کردومانە و سوپاسانەکەم لەوانەیە تۆ بۆ ڕۆژێک دوو ڕۆژ چوزان تەسەورت کردبێت لە دووسێ ڕۆژە ئەم تەرمە دەربهێنرێتەوە نۆڕۆژ زۆر نەبوو ینی ئێوە ئەرێکتان کێشام خێزانەتان لە خۆتان ئێمە تقریبان خێزانەکە بۆ ماوەی سێ ڕۆژ لە ماڵی ئێمە بوون دوایەوە لەوێ ئەتازێکی تریان بوات بووە پێشەوە خێزانەکانمان ناردنەوە بۆ کەربەلا مانە پیاوەکانیش ڕۆژ بە ڕۆژ میوانی زۆرتریان هات ئەتر ماڵی کاکبەر ئەماوە بێ لێرەوە خانوویەکی بۆ تەرخانکردن بەڵام لە یەکەم ڕۆژە کە ئەم عایلە لێرە بوون کە لە سێم ڕۆژ گەڕانە بۆ کەربەلا میوانی تریان هاتن لەگەڵ باوکەکەیە لە ماڵی کاکبەرم بووین ئێوارە کە با بڵێن حشەشی ئێوارە ئێمە چینە لای باوکەکەی لەبەرەوەی ئێمە تۆز زمانەکەمان نەزای لەگەڵ کاکالی دڵی بە ئێمە زۆر ئەکرایەوە و خەڵکەکە شیەبینی زۆر بە بێتاقەتێکی وای نەئەکرد میوانەکانیشی کاو ئێمەی ئەبینین ئێوە کە سوکاری ئێمە ئێوە برای ئێمە کە من و کاک خالید لەوێ بووین لەگەڵیا با بڵێن ئێوارە کە ئەگەڕاینەوە دووبارە بۆ ماڵەوە پاریوە ناکۆنجلەکانمان بگۆڕین تەلەفۆنی بۆ ئەکردینەوە کاگنەوە وەرنە بۆ سەرە بۆ لامان تااقەتمان نیە زۆر سپاس بینەرە عەزیزەکان من هەر ئەو کاتەی کە ڕوقیە ون نەبێ هاتووە بۆ گەشت و سەیران بۆ هاوینە هەواری زەڵم و ئەحماوە لێرە ئەچێتە نێو ئاوی زەڵم و لەبەر چاوەکان ونە بێ و ئەگەری زۆر هەیە کە خنکا بێ و نەدۆزرا بێتەوە لێرەوە هەرچی ئیدارەی پارێزگای هەڵەبجە لەلایەن کەسە ئیداریەکانەوە جەنابی پارێزگار و قایمخامی هەڵەبجە و لایەنە پەیوەندیدارەکان بەرگری شارستانی دەست پێەکە من لەگەڵ کاکسم کۆسالار بەڕێزیان و قایمخامی هەڵەبجە و نوێنەرایەتی دام و دەستگای ئیداریەکانی پارێزگای هەڵەبجە وەڵامی هەندێک پرسیار و سەرنجمان دەداتەوە بەخێربێن کاک بەخێربێن سەرچاو وەکوتم ئەرکی ئیداری ئێوە لە دوای خنکانی یان ونبوونی ڕوقیەخانەوە دەست پێەکە ئێوە وەکو ئەوەی کە بەرپرسیارەتیتان لەو کاتەوە کەوتۆتە ئەستەوە چیتان کرد چ پلانێکتان دانا چۆن هەم خەمێکی ئیداری ئەم خەمێکی ئینسانیتان هەڵگرت بۆ دۆزینەوەی ڕوقیەخان سەرەتا بەناوی خوای گەورە میرەبان سپاس بۆ جەنابتان بۆ ئەم بەرنامە جوانە و ئیسارەکردنی ئەم بابەتە پێم وایە دەنگدانەوە و ڕنگدانەوەیکی گەورەی بەدواواتوە و ئیشەڵا کاردانەوەی باشیشی بەدواوێت من سەرەتا سوپاس دەکەم کە لەو گەنجانەوە دەستی پێکرد چونکە ئەگەر سەرەتا بە من و بوو تا هەموو جارێ لەو پاڵەوانانەوە دەست پێکرد ئەوانە دەورێکی گرنگیان هەبوو وەک دەورێکی کاریگەریان هەبوو ئەوە بوو ئەو داستانیان خوڵقان ئێمە وەک حکوومەت بڵێن ئیدارەی پارێزگا و قایمقامێت و ناحیە و بەرگری شارستانی و هەموو جیهە ئەمنیەکان بە گشتی لە هەموو کارە ساتەکانە نە پەیوەندیمان بە پشووە هەیە نە پەیومان بە کاتۆیە بڵێن سعات چەندی شەوە چەندی نیوەڕۆیە کاتی سراحەتە ئێمە هەمیشە ئامادەباشیمانێ خۆمامان ئامادە کردووە بە هەموو پێداویستێکەوە بۆ هەر حاڵەتێکی نەخوازراو ئەمە لەلایەک لەلایەکی ترەوە کە هاوینەوارەکان ناوچە گەشتیارەکان پڕە بن لە گەشتیار هەمیشە چاوەڕێی ئەوە ئەکەین خەنا خوا نەخواسە حەدەسێک ڕووداوێک ڕووبات و نێڵین ئەم ڕووداوە حەجمەکەی گەورەتر بێت یا کەسانێکی زیاتر تووشی زەرر زیان بن بۆ نمونە ئەم ڕووداوەی کە ماوەیەک لەوم پێت بەداخەوە لە هاوینەواری زەڵم ڕوویە هەمومانی بەڕاستی خەمبار کرد پێش هەموو شتێ و هەمومانی خستە حاڵەتی ئامادەباشیەوە پێش ئێمە ئەو گەنجانە کە خەڵکی سنوورەکەم و لە مۆقعی ئامادە بوون دەست بەجێ لە خۆبوردوانە زۆر
بەڕاستی کوردانە زۆر هەورامیانە خوڕماڵیانە هاتنە سەر حەدەسەکە و چوون بەدەم بابەتەکەەوە دواتر ئێمە ئاگادار کراین هەر لە بە ڕێزپارێزگار و قایمقامێت و ناحێ و بەرگری شارستانی و بەرگری فریاکەوتون تەنانەت تیمێکی ئاسایش لە سلێمانی و لە هەڵەبجە بە درۆن و بە کۆمەڵێک وەسایلی گەڕان و بشکرین هاتن کە سوپاسیانەکەین هاتین بۆ مۆقعەکە دواتر کۆمەڵێک مەلەوان و ئەوەشمان بیر نەچێ ئەمە کۆمەڵی خەڵکیکەیە بەشدار بوون ڕەنگە ناومان نەبرن یا باسمان نەکردن ئێمە داوای لە برنیان لەکەین چونکە ئەوە لە خڵوقێتی ئەمانیە بەشت نەزانین یا باسی نەکەی بەس هەنێ جار یا لەبیرچوونە یام زۆری تیمەکان خەڵکە خۆبەخشەکان کۆمەڵی خەڵکی سنووری ناحەی خوڕماڵ هەڵەبجە مامۆسایانی ئاینی کۆمەڵی خەڵکی چالاکەوان هەم لە ڕێ ئەنتەرنێت و تۆڕە کۆمەڵایەتیەکان بۆ هاوکاری بە دواماچوون ئەمانە کراوە کۆمەڵی تیمی مەلەوانی خۆبەخشی دووکان بەرگری و فریاکەوتن بەڕاستی تیمەکانی حکومت بە ئەدای خۆیان ئەسان بەڵام گەڕان و بشکنین لەم شوێنەیە ڕەنگە زۆر جار ئەوەی خەڵکێکی شارەزا بتوانێت کە خەڵکی سنوورەکەیە لە ساردی ئاوەکە لە حەجمی ئاوەکە لە شارازایی شوێنەکان زۆر دەوری هەبێت کە دەوریشان هەبوو وە تیمەکانیش درێخیان نەکرد لە ماوەی ئەو 9 ڕۆژە بەردەوام گەڕان و شت تیمێکی پرۆتۆکۆلی پارێزگا لێرە بووە لە دابینکردنی خۆراک و هەر پێداویستیەک کە ئەم تیمانی کە لێرە بە خۆبەخش و بە تیمە حکوومیەکان و پێویستیان بووە و دواتر ئەمە وای کرد بەڕاستی ماوەیەکی زۆری کێشان من ئەمەوێت کە عەباس ئاماژە بە شتێک بدەم کە زۆر حەساسە سەرەتای دۆزینەوە کە لەلایەن گەنجێکی گوندی زەڵمە بوو دوایتر تیمەکانی ئاگادار کرد هاتن بۆ گەڕانە بشکنین تووشی ئاسەنگێبووین ئاسەنگەکەش بریتی بوو لەوەی ئەم جەنازەیە پاش 9 ڕۆژ لەناو ئاوە جەناسەکە تەبعەن شێوە شکلی گۆڕا بوو بە ڕەنگێکی سپی بووە بەرەو پوکانەوە ڕۆژ ڕەنگیشی وەک ڕەنگی شەلالەکە وابوو زۆر زەحمەت بوو بە کامێرە نادۆزرایە کە دواتر دۆزرایەوە سەری کەوتبووە بینی دووبەر لە ئەنجامی هەڵاوسانی تەرمەکە نەمانەتوانی عاسی بوو وە شوێنەکەش شوێنی مەجای نەیە ئەوە بوو ڕێڕێوی ئاوەکە گۆڕا ئەو هەر گۆڕینی ئەو ڕێڕێوی ئاوە ئاسان بوو ئێوە مەترنەوە زۆر قورس بوو من یەکێک لەو شتانە کە ئەو ڕۆژە زۆر خەفەتم بوو برای بەڕێزم کاک عەمید عابیدین و تیمە حکوومیەکان زۆر خەفەتمان بوو بەڕاستی ئەم گەنجانە بوو کە گویان بە خۆیان نەئەیە لە تاو حەماسەتی دۆزینەوەی تەرمەکە کە ئەمان بینی ئەو باوکە فرمێسکی بە چاوەیە یعنی خۆت گیانی خۆت لە بیرە چوویەوە کێمە زۆر داوامە لەم گەنجانە کرد ئاگاتان لە خۆتان بێ بەم شێوازە مەکەن تکایە خۆشتان ئەبێ ئاگاتان لە خۆتان بێ خۆتان پارێزن نەک ئەم حاڵەتی ئاگرکەوتنەوە ئەوانە هەمیشە ئێمە ئەو قسە و باسەمان هەیە لەگەڵ ئەم تیمە خۆبەخشانە تکایان لێکەین ڕجایان لێکەین بڵێ بۆ ڕزگارکردن یا دۆزینەوەی تەرمێکە ڕۆین با حاڵەتی برینداربوون و خوانەخوازەوە شەیدبوون و لە ناوچوونی کەسێکی کە نەبینەوە وەک پارسال لە هەڵەبجە ینی بەرپرسیارەتەکە زۆر گەورەیە ینی زۆر جایمە پرسیان پێ کردین ئەو شتە بکەین یەکەم شت بیرمان لەوە کردو گیانی خۆشیان پارێزراوە بەڵام خۆشبەختانە خۆتان بینیتان لە ئەنجامدا ئەو تەرمێ دۆزراوە بە ڕێز و شکۆوە وەک عورفێکی کوردانە و مەحەلیانە تەرمەکە بە ڕێزۆ بەڕێکرا بۆ شاری کەربەلا ئێمە وەبتێکی حکومی کە من سەرۆکاتی وە بدەکەمەکە لەگەڵ برای بەڕێزم کاک عەمید عابیدین و کاک فەرەیدون و با لە بیرمان نەچێت تیمی تەندروستی برای بەڕێزم دکتۆر ئازاد و دکتۆر سنوور لە یەکەم ساتی حەدەسەکەەوە تیمێکی تەندروستیان نادۆتە نەوەقعەکە و دواتریش ڕامان و هاوڕێمان بوون بۆ کەربەلا ئەو گەنجە خۆبەخشانشمان لەگەڵ بووی پێشەوەی بەڕێبکەون بەرەو کەربەلا کاکسمکۆ ئێوە پێتان سیر نەبوو کە 9 ڕۆژ گەڕان بە نێو چەمێکان ناتوانراوە تەرمەکەی بدۆزنەوە هیچ با بڵێن گریمانەیەکی تر هەبوو ئەگەرێکی تر هەبوو یعنی لە بەردەمانتانە تۆزێک ینی گومانی بۆ برن کە لەوانەیە نەخن کابێ و توزانم ینی خۆی هەر کەسێ خەڵکی ئەم ناوچە بێت سروشتی ئەم ناوچە بڵێن ئەو چەمەی کە پێ ئەڵێن چەمی زەڵم و ئەحمەداوە ینی پڕە لە ناوە پڕە لە بەدی گەورە پڕە لە ئەشکەوت خەڵکی منتەقەکە زۆر دڵنیایانە کردو کە خۆشمان خەڵکی منتەقەکەی ئەم تەرمە بە ئاسانی نادۆزرێتەوە لەبەرەو ئاوەکەشی ساردە لە زۆر شوێن شەلال هەیە سیر نەبوو بەلامانەوە بەس هەنێ جار بێئومێ دەبووین بەڕاستی ینی هەنێ جار هیلاک بوونمان نەزانیوە ئەو گەنجانە تیمەکان شەو ڕۆژ کە لێرە بوون کۆڵمان نەیاوە بەڵام نەدۆزینەوەی تەرمێک فرمێسکی باوکو دایکێکی غەریبە بۆ ئێمە زۆر قورس بوو لەوە قورستر لە کاگنەورۆ زۆر گەنجانە ئەمان بیستکەوە نان فڕێنە
حوزەکانەوە بۆ ئەوەی ئەڵێ مناڵەکەم برسی نەبێت شەو نەئەخەوت دەی مناڵەکەم ئێستا سەرمایە بێت یا هەر ئومێدی هەبوو ئەم مناڵەی مابێت لە شوێنێ لای دابێت بەشکم لە ناکاو خەبەرێکی ئەمانە پێم وایە هیچ کەس نییە خۆی بگرێ لە ئاستێم قسانە ئەوە بوو زیاتر ئەمە ئێمە بێ ئومێد کا ئەوانە فرمێسکی باوکەکە و دایکەکە نەدۆزینەوەی تەرمەکە ئەو خەمەی هەمان بوو کاک عەباس لە ساتی دۆزینەوە دەستی پێکرد کە ئەمانویست ئەم تەرمە بە ساق و سەلیمی تەسلیم بە باوک و دایک و کەس و کارەکەی کەین و بە مەراسیمێکیش کۆمەندانەکە کرا و بە ئامانەتۆ بیگەینە زێدی خۆی ئینشاءڵڵا دێنەوە سەر ئەو ڕێڕسمەی کە جەنابتان تەرمەکەتان پێگواستەوە بۆ کەربەلا و هەندێک لێکەوتی دیکەشی باسەکەین پشتیوان بەخوا بەڵام من پێشەوەی بچمە لای ئەو پیاوانە لەگەڵ جەنابی مامۆستا مەلاوریە زەڵمی بەخێر بێن جەنابی مامۆستا تەشریفتان هێنا یاخوا بەخێر بێن ببورن کە مەجلیسەکەمان ماشەڵڵا فراوانەوە موشی لەناو حەدەس و واقعەکەیە بووە تر ئێمەش بە پێی با بڵێن زەرورەت گفتوگۆیان لەگەڵەکەی من پێم خۆشە ینی ئێمە ڕاستە ئینسان کە لە شوێنێکە پێکەوە ئەژی یا بەریەکەکەوێتە بۆ ساتێک بە یا بۆ ساڵێک هەندێک حەق و مافی بەسەر یەکترەوە بۆ دروستە بێ و هەندێک بەرپرسیارەتیشمان لەم ژیانەیە هەیە لەلایەنە دینیەکەشەوە بەرپرسیارەتی ئاینیمان هەیە و بەرپرسیارەتی ئەخلاقیمان هەیە باڵێ بەرپرسیارەتی ئاینی چیمان پێڵێ لە بەرامبەر حەدەسێکی وایە لە گەشت لە با بڵێن شوێنێکی گەشتیاریە لە هاوین هاوارێکە کچۆڵەیەک بوو نەبێ ئیدی بەرپرسیارەتی ئاینی لەکێوە دەست پێکا لەسەر تاکەکان ئەبێ چۆن بێ و تۆ ئەو مەشهەدەی بینیت چەندە لە ئاستی پێویستا بوو بۆ بەدەمەوە چوونی ئەو خێزانە بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن اهتدى بهداه من سرتا زور خوش حالم بمديدارا سپاسانە کەم بۆ ئەم دەرفەتە بۆ خۆشحاڵیشم کە لەگەڵ کاکسمکە و ئەمبرا گەنجانە لەم بەرنامەیە داین بێگومان حەدەس و ڕووداوی خنکانی کچێک کە لە کەربەلاوە دێ بە ناوی ڕۆقیە حەدەسێکی گەورە بوو من لێرەوە سپاس دەستخۆشیمێ بۆ تێکڕای یەکە ئیداریەکانی سنووری پارێزگای هەڵەبجە بە خودی پارێزگارەوە و جەنابی کاکسمکە وەکو قایمقامی قەزای مەرکەز و تەواوی ئەوانەی کە دەورێکی کاریگەر و دەورێکی ئیجابیان هەبوو گەنجە خۆبەخشەکانی لادەکانی هەموو هەورامان و بە تایبەت گەنجانی زەڵم کە خۆبەخشانە ماوەی 9 ڕۆژ بە دوای ئەو تەرما گەڕان کە ئەوە بەڕاستی هەر باسکردنی ئاسانەگە نا قورسە لە ناو ئاوێکی ساردی وەکو زەڵما هەروە ئاسان نییە لە ڕوانگەی شەریعەتی ئیسلامەوە بێگومان بەدەمەوە چوونی لێ قەوماوان ئەرکێکی ئاینیە ئەرکێکی ئینسانیە ئەرکێکی ئەخلاقیە خی پەروەردگارە فەرمێ وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان هەمیشە هاوکاری یەکتر بن هەمیشە بەدەم یەکەوە بشن بۆیە ئێمە خی پەروەردگار پێغەمبەرانی بۆچی ناردووە پێغەمبەرانی ناردووە بۆ ئەوەی مرۆڤەکان ئاسوودە بژین بۆ ئەوەی مرۆڤەکان بەختەوەر بن لە دنیا و لە قیامەتە ئەو پێغەمبەرەی ئێمە کە مامۆستا و پێشەنگ و پێشەوا و قائیدی ئێمە بووە هەمیشە بەدەم لە قەوماوانەوە بووە کاتێک کە سەرەتای وەحی یێتە خوارەوە دێتەوە بە شەڵەژان و بە بێتاقەتی خەدیجەی دایکی ئیمانداران ئەفەرمێ وەڵڵاهی هەرگیز خی پەروەردگار تۆ زایە ناکات تۆ پشت فرامۆژ ناکە لەبەرەوە خاوەنی ئەم سیفاتانەی سیفاتەکانی بۆ هەڵەدا تۆ ڕازگۆی تۆ بەدەم هەژارانەوە ئەچی تۆ هەمیشە بەدەم لێ قەوماوانەوە ئەچی کە ئەمە یەکەمین هەنگاوی پێغەمبەرایەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم و هەروەها لە حەدیث ترا تۆ پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم باشترین مرۆڤ لای خوا باشترین مرۆڤ ناڵێ باشترین مسلمان باشترین ئیماندار باشترین مرۆڤ لای خوا ئەو مرۆڤەیە کە نەفع و سوودی بۆ دەوروبەری هەیە و باشترین و خۆشەویستترین کردەوە لای خوا ئەو کردەوەیە کە مرۆڤەکان بتوانین دڵخۆشیان بکەین خانەوادەیە کە لە کەربەلاوە هاتوون کچەکەیان ونە و دیار نییە هێشتا هیچ ئاسەوارێک نییە خنکاوە یا چی لێ هاتووە ئالەم کاتانە بەدەمەوە ڕۆشتنی گەنجەکان و یەکە ئیداریەکان و تەواوی خەڵکی ئەم ناوچەیە بەڕاستی لە ئێش و ئازاری کەمە بێتەوە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی السەڵات وەسسەلام ئەگەر کەسێک لە ئێوە بڕوا بۆ جێبەجێکردنی پێداویستیەک کەسێک یا بۆ بەدەمەوەچوونی لێ قەوماوێک پێم باشترە لەوەی یەک مانگ لە مزگەوتەکەی مناوەتە مزگەوتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئیعتیکاف بکە و بمێنێتەوە نوێژ بکە کە ئەمە گەورەی ئیسلامە بۆیە بەڕاستی ئێمە سوپاسی خواکەین کە موسڵمانین
و دڵنیاشم ئەرکی دینداری و خواناسی و تێگەشتنمان لە دەقە قورئانیەکان و فەرمایشتەکانی پێغەمبەر وای کردووە لەو خەڵکی ئێمە کە ئاوا بەو شێوازە هەنگاو بنێن بۆ بەدەمەوە چوونیان بۆ ئەو لێ قەوماوان. مامۆستا تۆ کە دیمەنەکەت ئەبینی ڕۆژانە 9 ڕۆژ تۆ سەیری با بڵێن ڕووداوی بوون و خنکانی ڕوقیەتە کرد و سەیری هەڵوێست و بابەتی بەدەمەوە چوونی گەنجانی زەڵم و هەورامان و خورمان و هەڵەبجەت بۆ ئەم ڕووداوا کرد. موقفەکەت پێ چۆن بوو؟ پێت زۆر ئازایەنە بوو، باش بوو یا تێبینیتە؟ بەڕاستی مووقفێکە کە ئەبێ هەمومان شانازی پێوە بکەین. یعنی من بە حەقیقەت تا ئەو حەدەسە ڕووی نەداوە نەمزانیوە کە ئێمە خاوەنی ئەو گەنجە لێ بردوانین، خاوەنی ئەو گەنجوانین کە ئەبێ شانازیان پێوە بکەین کە ئەوانە نەوەی داهاتووی ئەم وڵاتەن بۆیە بێ ڕێزیان لێ بگرین. گەنجەکانمان بەڕاستی شایستەی ڕێز لێگرتنن. یعنی ئێمە وەکو عەرزم کردی مادەم ئەم شەریعەتەی ئیسلام هاتووە بۆ ئەوەی کە ئێمە پیادەیکەین. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە هەر شوێنێ مەظلومێک بوو بێت، لە هەر شوێنێک لێ قەوماوێک بوو بێ دەستی درێژ کردووە بۆی وە هاوکاری کردووە. حەزەکەم نمونەیەک لەو بارەوە عەرز بڵێ. کاتێک کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مەکەدایە، لە مەکە خۆتان نەزانن چ پێغەمبەر صلی الله عليه وسلم چه هاوڵانی بەردەوامە چەوسێنرانەوە لەبەر خاتیەوەی ئەو پەیامیان، ئەو پەیامی لە ئاسمانەوە بۆ هاتوو خەڵک شوێنی ئەکەوت. ڕۆژێک پیاوێک لە دەرەوەی مەکە هاتبوو، لە ناو مەکە کۆمەڵێک لە حوشتەکانی فرۆشت بوو بە ئەبوو جەهل. ئەبوو جەهل دەستی پێکرد بۆ ئەوەی کە پارەکەی بداتێ. ئەوانەی کە دەستڕۆشتوو بوون، ئەوانەی کە سەرمایەدار بوون، ئەوانەی کە ناویان هاتوو لە ناو قوڕیش، ئەوانەی کە دژایەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم و ئەم پەیام پیرۆزەی ئیسلامیان کردووە لە دەوری کەعبەدا بوون. ئەم پیاوە ڕۆژ پەنای بەردەبەر ئەوان شکاتی حاڵی خۆی کرد لەوەی کە ئەم حوشترانی فرۆشتووە بە ئەبوو جەهل و بەڵام پارەکەی ناداتێ. ئەوانی وەکو گاڵتەکردنێک بە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاماژەیەکیان کرد بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم، وتیان بڕەوە محەممەدە باو حەقەکەت بۆ وەرگرێتەوە، چونکە دەیانزانی ئەبوو جەهل دژمنێکی سەرسەختی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم. کاتێک کە ئەم پیاوە پەنا دێنێ بۆ لای پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئەم پیاوە لێ قەوماوە لە دەرەوە هاتووە، تووشی ڕووداوێک بووە و ماڵەکەی ڕۆشتووە. ڕۆ کاتە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەڵێ تۆ محەممەدیەویش ئەڵێ بڵێ تەڵەن نازانێ پێغەمبەری پاشان، هەر ئەوان وەکو گاڵتەکردن وتیان، وتی ئەم پیاوە ئاماژەیەکی کرد بۆ ئەبوو جەهل حوشتەکانم پێ فرۆشتووە، دەسیم پێ ئەکا پارەکەم ناداتێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەیوت جاخەوە دژمنی سەرسەختی منە، پێشی کەوت بەرەو ماڵی ئەبوو جەهل، تەقەی لە دەرگادا ئەبوو جەهل هاتە دەرەوە. پێغەمبەری خوا فەرمووی حەقی ئەم پیاوە چیە بۆی جێبەجێ بکە. ئەوانەش کە هەمویان لەناو دەوروبەری کەعبەدا بوون سەرنجیاندا بۆ ئەم مەشهەدە. چۆن ئەبوو جەهل دێ بەدەم پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم بەڕاکردن ڕۆشت ئەو حەقەی کە هەی بوو هێنای تەسلیمی ئەو پیاوە لێ قەوماوی کرد. دوایی هاتەوە ناو قوڕەیشیەکان گاڵتەیان پێ کرد، وتیان ئەوە چۆن بوو؟ وتی وەڵڵاهی کاتێک کە محەممەد وتی بڕۆ حەقە بێنە، دوو کەسی باڵابەردی بە قووەت و بەهێز لە سەرشانم وەستا بوون، ئەمریانەکە لەگە جێبەجێ نەکەم لە ناوم بەرن. کەوابوو مەبەستم چی بوو؟ ئەم پێغەمبەرەی ئێمە صلی الله عليه وسلم کە خۆی ئەچەوسێنرێتەوە، کە خۆی لە ئەشکەنجە و ئازارایە، هاوڵەکانی لە ئەشکەنجە و ئازاران، بەڵام لێ قەوماوێک پێویستی پێیەتی بەدەبێەوە ئەڕوا. دەستان خۆش بێ خوا بەدەستان باتەوە. من هەندێک دیمەنی تر وەرەگرم و کاک گۆرانجا دێمەوە لای جەنابتان هەندێک قسەیەک. ئێوەش بەخێر بێنەموتان ئاوا دێمەوە بۆ لای کاگین. کاک بەرام تۆ لەگەڵ ئەو گەنجانەیە هاوڕێ و هاوکار بووی کە خەریکی دۆزینەوەی ڕوقیەخان بوون. لەوێ هەستت بەچی کرد، چیت بینی؟ ئێوە چۆن هاوکاری خۆتانتان گەیاندە و پێشەکی بەنای خۆی گەورە و بەخشن و مێرەبان سپاس بۆ ئێوەش کە ئەم دەرفەتەدا بۆ ئێمە ساز کرد. بە ماوەی ئەو چەند ڕۆژەی کە ئێمە لە ناویانە بووین لەناو ئەو گەنجانە ڕاستە ئێمە ئەڵێن هەر گەنج، بەس کەسانێکی زۆر بە تەمەنمان لەگەڵا بووە، کەسانێکمان لەگەڵا بووە کە بەڕاستی کەمەندان بوون. بۆ نمونە کاکوادێکمان لەگەڵا بووە قازی وەختی خۆی لە سەردەمی شەڕی بەعسا بۆچی هاتبوون؟ هەر بۆ هاتبوون بۆ ئەوکاری خۆ نەتوانێت بچێتە ناوەکەەوەی توانی حەبلەکە یا گوریسێک یا دارێک یا بەردێک با بەدەستیانەوە. یعنی بەڕاستی ئەو مەشەدانە دەبینی حەستا کرد تۆر چیتە ناو ئەوەکە. زۆربەی جار لەگەڵ کاگەڕافیدا کە دائانیشتی من، کاک نەورۆز، کاک خالید دائانیشتی کاگرافی دەوید ڕاستە من جەرگم لە ئاوەکایە. ئێستا سەرمایەتی بەڕۆیان بە نوعی لە نوعەکان چاوەڕێەوە یەکرد کە بگەڕێتەوە ناوی بە شێوازێکی کە بەس ئێمە چاوەڕێی تەرمەکەیمانەگرت وەکو خەڵکی منتیقە و گەنج و ئەوەی کە هاتبوویە ئەوێ
زۆربەی کاتەکان کە لەگەڵ یەکا بووین و بەپێی ئەوەی کە زۆر لەگەڵا بووین بەشەوە تا بەیانی زۆر چینەوە لایۆمانە زۆر دڵی بە ئێمە کرایەوە کە تا گەشتێکیش دەدڵی من دەرناچێت ئەوە بوو کە شوێکیان ڕۆشتم بۆ لایەن شووتێکم بۆ بردن کە شووتەکەی بینی هەستم کرد زۆر پێی ناخۆش وتم بە خاڵی وتم ئەم شووتێم بۆ هێناون بۆ کاگرافی دووەری نەگر پێی ناخۆش و وتی بەوەڵا قەسەم پڕ بەدڵ حەزی گر لێ بخوا بەس کە کچەکەی حەزی لێ بوو وعدیەوە تا ئەو مابێت لە ژیانە تامی شووتی نەکا جارێکی تر بەوەڵایی لەو دەقا من گریان بوو یعنی زۆر بەلامەوە ناڕەحەت بوو زۆر بەلامەوە هەستمە کرد کە خۆڕاسە خاڵ و مام و باوای کچەکەی لێرە بوون بەرهەم تەحمل و خۆڕاگری باوکی ئەو کچە لە چه ئەستێکا بوو تەحملی ماشەڵڵا زۆر یعنی بەجەرێ بوو زۆر خۆڕاگر بوو ڕاستە لە ناخۆ زۆر بێتاقەت بوو بەس دەری نێبڕێوی کە منم خەڵکە ئەبینم هەمووی ئیدارەی ناوچەکە تەنانەت پیر گەنج هەمووی لەگەڵمانە وا ناگرێ ئەو خەڵکی کە لە لاودا دەکا ئاژی ئەوەی کە چوو بۆ نوێژیبانی ئەوەی کە بەتەمەن ئەوەی کە گەنج زۆربەی جار لایەنەدا لای کاگرافی چونکەم پیاوە بەڕاستی خەوی نەما بوو وەزعێکی زۆر ناڕەحەتا بوو ئیتر ینی ئەوەی شەوی سەرم لەوە سۆڕەمەنێ ئەگە کچێکی خۆشتان بێت ئێوە هەر ئەوەی بۆکەن من ینی ڕاستە من خۆم یەکەم جار یەکەم ڕۆژ و دۆڕۆژ زۆر بەخەری بەزانی بەس دیسا ئەستەکەم یەکێکمە بوویەوە ئیتر زۆر ئەم حاڵەدانەی زۆر بەلاوە خۆش بوو خۆی نەفسیە دەستم کاکشەهۆ تۆ چۆنی هاوکاریە و پرۆسەیەت کرد چیت بۆ کردن بەش بە حاڵی خۆت سەرەتا بە ناوی خوای بەخشندە و مێرەبان پێشەکی من زۆر دەستخۆشی و ڕێزمەیە بۆ ئەوانەی کە بەشداریان کردووە لەم پرۆسەی دۆزینەوەی ئەم خاتوە ڕقەیە سوپاس و پێزانینیشمەیە بۆ دەستگا ئەمنیەکان بەبێ جیاوازی لەسەرەوە تا خوارەوە و ئەو کەسانەی کە لەوێ بە چایەک توانیویانە بێن بەدەم ئەو کەسانەیەوە کە هاوکاری ئەو خەڵکیان کردووە سەرەتا من خۆم خاوەنی چوار کچم خوارێت نەسێن سەلامەت بی لەگەڵی ئێوە ئەنجا دوای ئەوە سەعات 5 و 10 دقە بوو کاگ هین هەیە کە حاجی کەبابچی بڵێن برای کاگ نەورۆز لە خورماڵ بوو تەلەفۆنی بۆ کردم وتی شتێکی حاڵەتێکی وا ڕوویاوە بچن بۆ قەراخی ئاوەکە ئەوەی ڕاستی بێ ئێمەش چوینە قەراخی ئاوەکە و لەوێ دەستمان بە پشکنین کرد کەوتیان کەوتوتە سەرۆ چوینە سەرۆ حاڵەتەکە 20 دقەیە نیو سەعاتێ شتێکی وا زیاتر ڕوویا بوو شتێکی وا زیاتر ڕوویا بوو دایکی کچەکە و باوکی کچەکە لەوێ بوون کچە پچکۆلەکەی تریشیان خوشکەکەی تریانیان پێ بوو کاگ عەلا ئەساس بێن نەخوار و کاگنەوەرز بیان بێنەوە ماڵی خۆیان لەوێ بە کچەکە ژن و دایکەکە ژن و کچەکەیان وت با ئەوان بێنەوە ماڵ ئێمە و ئێمەش لەوێ بە دوای گەڕاننا کاتێ سەیرم کرد کچەکە کچە پچکۆلەکەی داوای لە باوکی کرد وتی خەلیجی ڕقەیە و یاڵا نمشی وتی با خوشکەکەم بێ و ئەنجا بڕۆین وتی هەستە وتی لا وەڵا ڕقەیە ئیشرە بارد و ئیجی وتی ساردیە خوات و یەت لەگەڵمانە بە یەک ئۆڕۆین بەڕاستی لەو کاتا من ئاگر لە دڵم بەربووام زانی چایەکی تەواو قوڵ بە قوڵم خواردووە و ناو مەعیدەم ئەسووتێ یعنی خۆمم بۆ نەگیرا لە ناخی دڵمەوە لە ناخی دڵی خۆمەوە ینی سوێنم خواروتم هەتاوەکو ئەو دقەی ئەدۆزرێتەوە ئەیشی بەم و ماڵەکەی خۆیان لە کەربەلا وعد بێ بە وعدی خوا من هاوکاری ئەم دۆزینەوەی ئەم تەرمە بم ئەمە وەکو بەردەوامی ئەو ڕۆژە تۆ لەگەڵیان بە بەردەوامی دوو ڕۆژی نەبێ لەبەرەوەی ئەرکی هینم هەیە سەربازیم هەیە خۆم لە جەلەولا لێەوە من لێرەوە چیت کرد بۆیان لێرە تۆ چۆن هاوکاری لێرە وەکو تەواوی خۆبەخشەکان لە ناو ئاوا گەڕاوم حتاوەکو کاتی وا بۆ سێ شەو لەوانەی چوونە ناو ئاوەکەەوە بەڵێ من یەکێ سارد نەبوو جەستتان لە ئەتەزی بەڕاستی سارد بوو بەڵام شتەکە ئەڵێ چەند خۆشە ئینسان یەکەم لە پێناو خوای گەورە دووەم لە پێناو شەهیدێک گیانی خۆبەخت بکەیت ینی بەڕاستی و کیژۆڵە شەهیدێ بوو لاو ئێمە بەڵێ میوان بوو بەڵام وەکو شەهیدێ ڕۆی شەهید بوو لێرە بوو ئەو کیژۆڵە شەهید بوو لە ئێمە ئەو کاتەی دۆزیتانەوە هەستت بەچی کرد چۆن هەستم بە ینی زۆر خۆشحاڵ بوو وام زانی کە کچەکانی خۆم هەر هەمویان هەر چواریان ماوە بەشوو یعنی ئینسان لەو حاڵەتا چەند ئینسان خۆشحاڵە وام زانی هەر چواریانم داوە بەشتونەتە ماڵی خۆیان بەڕاستی یعنی دەیشەڵا خۆشحاڵە سەلامەت بیاخوا ئەنجا عەفوو ئێمە لەگەڵ پێش ئەوەی کە بدۆزرێتەوە لە سێم ڕۆژی ئەوەی کە حادثەکە ڕوویا ئەم چەند گەنجێکی خۆبەش بووین بڕیارماندا لەگەڵ
دۆزرایەوە لەگەڵ تەرمەکە بچینە کەربەلا لەگەڵ باسی ئەوەکەین کە ئەچن بۆ کەربەلا لە کاگین باسیەکەین کاگوالی ئێوەش بەخێر بێن ئێوە لەوانەیە بەرپرسیارەتێکی گەورەتان وەکو شورای زەڵم وەکو خەڵکی گوندی زەڵم کەوت بێتە ئەستۆ میوانێک هاتووە و میوانی چەمی زەڵمی لای ئێوەیە و ون بووە و خنکاوە هەستان بە بەرپرسیارەتی کرد چیتان کرد بۆ ئەمە چۆن مشوری خۆتانتان خوارد بەڕاست بە ناوی خی گەور و میهرەبان سپاس و دەستخۆشی بۆ جەنابتان و کەناڵی پێیان سپاسی خۆی پەروەردگارەکەین کە ئێمەی بە موسڵمان دروست کردووە دواتریش لەم ژینگە جوان و ڕازاوەیە ئێمە هێناوەتە دنیا ئەوەی کە ئەو ماوەیە بینیمان بەڕاستی سەرەتا خەمێکی زۆر قوڵ و زۆر ناڕەحەت بوو بۆیە سەرخۆشی لە باوک و دایک و کەسوکاریە و کچۆڵە کەربەلایە ئەەکەم خی گەورە سەبوریان با ئینشاڵڵا ئێمە من بەڕاستی هەرچەند کە یەکەم ڕۆژ تۆزە دوور بووم لە سەفەر بووم چەند ڕۆژێکی پێچ و جاهاتمەوە بەڵام ئەو کاتێککە هاتینەوە هاتین بینیمان بەڕاستی لێرە کۆمەڵێک گەنجی خۆشەویستی خۆنەویستی دڵسۆزی خەمخۆر هاوکار لەگەڵ کۆمەڵێ تیمی دڵسۆز و خەمخۆری حکومی ناوچەکە حکوومەتی خۆجەیی هەڵەبجە هەر لە جەناوی پارێزگار و جەناوی قایم قام و بەڕێوەبەر گشتیەکانی هەڵەبجە و بەڕێوەبەری ناحەی خورماڵ هەموو بەڕێوەبەراتە پەیوەندیدارەکان بەو حاڵەتەوە هەمویان لێرە وەکو تیمێکی دڵسۆز وەکو تیمێکی خەمخۆر ئەوەی کە پێیان دەکرێ خەریک بوو دەیکەن ئێمە بەڕاستی کە هاتینەوە لێرە ئەو وەژەمان بینی زۆر دڵخۆش بووین بەوەی کە لەخوا بەزیاد بێ هێشتا لێرە ئینسانیەت هێشتا لێرە ڕێزگرتن لە مرۆڤ هێشتا لێرە ئەخلاقی جوان و خۆڕەوشتی پەسەند لە پلە باڵاکاندایەوە لە سەروی سەرەوی هەموو شتەکە ئیشەکانەوەیە ئەو هەموو خەڵکە دڵسۆز و چاکەمان بینی کە بەڕاستی ژیانی خۆیانیان واز لێ نابوو کاسبکارەکانی سەرچاوەی زەڵم ئیتر بە خەڵکی گوندی زەڵم و بە خەڵکی دەرەوەی زەڵمی شەوانەی کە لێرە بوون هەمویان وازیان لە کار و کەسابەت هێنابوو مۆزەف و کارمەندی دەوایرەکانی حکوومەت لەم سنوورەیە هەمویان کەوتبوو نەگەڕ و کۆمەڵی خەڵکی زۆر دڵسۆز بەوەی کە بەردەوام ئاگای لە مۆزع بوو ئێمە خەڵکمان هەبووە کە نەچۆتە ناواوەکە خەڵکمان هەبووە کە وازی لە ئیش وکاری خۆیەناوە بەڵام چۆن مەسەن بەردەوام ئاگای لە مۆزع بووە سەردانی کردوون خەمی خواردووە دوعای خێری کردووە بۆیە من پێم وایە ئەم ئیشە گەورەی کە ئەم نەتیجە گەورە و باشەی لە کۆتاییدا بۆ هەڵەبجە و هەورامان و ناوچەکە بەدەستێنا یەکڕێزی یەکتیمی دڵسۆزی خەمخۆری هەموو لایەک بوو ئێمە دوای ئەوەی کە ئەو تیمانە بەو شێوازە لە ماوەی 8 ڕۆژ بەردەوام گەڕان بە شوێنە و تەرمەیە بەڵام نەتوانرا تا ئەو کاتە هیچ شتێک هیچ ئەسەرێک بدۆزرێتەوە لەگەڵ بەڕێوەبەری گەشتگوزاری هەڵەبجە جەنابی چیاخان دانیشتین وەکو خەڵکی زەڵم و شورای گوندی زەڵم وا پێکهاتین کە مۆڵەتێکی کەممان بنێ کە ئێمە وەکو خەڵکی خۆمان ئەوانەی کە لەگەڵ ئەو ئاوەیە گەورە بووین کە لەگەڵ ئەو ئاوەیە دەست و پەنجەمان نەرم کردووە کە ئێمە زیاتر شارەزای چەمی زەڵم و ئاوی زەڵم و ناو گۆم و نشێ و شوێنە قوڵ و سەختەکانی ئەو ئاوەین ساتێک کەممان بنێ با ئێمە تەنها خۆمان بگەڕین چونکە معلومی جەنابتان و هەموو لایەکە ئەگەر هەر ئیشێکرا هەتا شوێنەکە قەڵەباڵغ بێ هەتا ئیزدیحام بێ هەتا خەڵکی زیاتری تیابێ کەمتر نەتیجە دێ بەدەستەوە سوپاسیانەکەین کە ئەوان ئیجازەیان داین کە ئێمە بە تەنها بۆ بەیانەکەی یعنی ڕۆژی نوێم ئێمە بگەڕێن بە شوێنە ئەو تەرمەیە و ئێمە شەو گەنج و خەڵکەی خۆمانمان کۆ کردەوە لە مزگەوتی گوندی زەڵم قسە و باسمان لەگەڵ کردن دوایەوەی کە سوپاس و ستایشمان کردن دوایەوەی کە دەستخۆشیمان لێکردن داوامان لێکردن کە جارێکی تر ئەو شەهامەت و گەورەی و ئازایەتی خۆیان بنوێنن و بە هەموو ئیخلاس و توانا و دڵسۆزی خۆیانەوە جارێکی تر بۆ بەیانەکەی بە هەمویانەوە بێنەوە بەڵکو بتوانین ئینشاڵڵا ئەسەرێک نیشانەیەک لەو کچۆڵەیە بدۆزینەوە
ئێمە بۆ بەیانی ڕۆژی نوێم کە هاتین تیمەکان کەوتنە ئیش لە دەوروبەری سعات با بزانم ئەگەر بە هەڵە نەچوو بووم 11 بوو لە گۆمێکی خواری ئەو گۆمەی کە تەرمەکەی تیا دۆزرایەوە نیشانەیەکیان دۆزیەوە کە پێمان وا بوو ئەو سەرپۆش و ڕووپۆشە بوو کە کچەکە دابووی بە سەرشانیان لەو کاتەیە بڵێ ئەمە لە ڕوویەکەوە جێی دڵخۆشی بوو بەڵام لە ڕووەکەی ترەوە جێی ناڕەحەتی و دڵگرانی بوو کە ئەماندانی وردە تا ئەو کاتە ئەتوانم بڵێم هەم باوکو دایکەکەی هەم ئێمەمانانیش وەکو ئەڵێ کوێر تا دەمرێت بە تەمای چاوە ئومێدێکمان هەبوو بەڵکو خوای پەروەردگار گەرێکی تر ئەم کچە مەسەن نەمرد دەبێ مابێ ئەوانە بەس کە ئەومان بینی بەڕاستی هەمومان کەوتینە ناو ئەو خەم و خەفەتە خراپەوە بەڵام ئەوەش بە حاڵێکی نەخوازرا و لە ڕێی سۆشیال میدیاوە قەزەکەت ئاشکرا کرا کە ئاشکراکرا خەڵکێکی زۆر دابارینەوە سەر شوێنەکە بەتایبەت بەرپرسان و لایەنی پەیوەندیداری حکومی ئەوانیش کە هاتن تا نیوەڕۆ بەم حاڵەتە لەو شوێنەیە گەڕاین هیچمان نەدۆزیەوە هەر ئەوە بوو نیوەڕۆ لە کاتی ئیسراحەت و نان خواردنە ئەو گەنجەمان کاک یوسفی کا حەسەن تەمان ئەوم بیر نەچێکە هەموو خەڵکی ئەم سنوورە هەر لە خوڕماڵەوە تا سەرچاوی زەڵم تا شوێنەی تەرمەکەی تێکەوتە بوو هەر کەسێک لە هاوڵاتیانی ئەم ناوچەیە چوو بێتە قەراغەوەوە ئەو ڕۆژە بە ئەرکی زانی هەر تۆزێ فەراغی و بێ ئەچووە قەراغاوەکە لە ڕێی خۆیەوە لە هەر شوێنەکە ئەم برایە ماڵی لێرەیە ئەوی تر لەسەرەوەی ئەوی تر لە خوارەوەیە هەموو یەچوە سەر ئاوەکە و بە وردی ئەگەڕای ئەسەرێک هەبێ لەو کاتەیە کاک یوسف کە چوو بووە ڕێکی باقی خوان لە خوارەوە ئەو تەرمەی بەرچاو کەوتبوو و کە ئیعلان کرا و ئاشکراکرا هەمومان چوینە خوارەوە بینیمان کە تەرمەکە وایە ئەو حاڵەتەش قەت لەبیر ناچێتەوە کە بەداخەوە کاک ڕافیدی باوکی ئەم کچە لەو کاتەیە تووشی شۆکێکی زۆر خراپ بوو کە هەمومان پێمان وایە تووشی شۆک بووین بەڵام ئەوەی ئەو ئیتر هەر لۆی شوێنەیە لە هۆش خۆی چوو ئیتر ئەو گەنجە خۆشەویستانە هێنایانە سەرەوە و لە ڕێی سیارەوی سعافێکەوە ڕەوانەی نەخۆشخانەی خوڕماڵ کرا چەند ساتێک چەند سعاتێک لە ژێر چاودێری ئاسواز بە خوادوایی وەزعی باش بوو هێنایانەوە ئیتر ئەو ساتە کە ئەو تەرمە دۆزرایەوە هەموو خەڵک بە پیر و گەنج و لاو و تەنانەت ئافرەتەکانی هەموویان دەست بە دوعا بوون ئەو ساتانە ئێمە چەندین تەلەفۆن و بەردەوام مۆبایلەکە دەبوایە بە گوێمانەوە بووە جوابی خەڵکمانەدایەوە کاکە وەڵڵی لەو کاتەوە لەسەر بەرماڵین ئێمە دوعاکەین هەموو خەڵکە خەمخۆرە بەردەوامە ئاگای لە وەزع بوو لەسەر هێڵ بوو تا کەی ئەم تەرمە دەربهێنرێتەوە ئەو ڕۆژە تیمەکانی حکوومەت جەنابی کاک عابدین و جەنابی کاک سمکۆ و بەڕێوەبەری ناحیەی خوڕماڵ و بەڕێوەبەری گەشت و گوزار کە ئێستش لە بەرچاومە لە قەراغ گۆمەکەیە هەتا ئێوارە ئەو ڕۆژە باوەڕ ناکەم نیو مەتر دوور کەوت بێتەوە بەردەوام چاوی لەسەر گۆمەکە و لە شوێنەکە بوو ئێمە سپاسیان دەکەین هەمویان هاتنە سەر هێڵ و سەرخەت و ئەو وەسیلە و حاڵەتەی کە بەکار دەبێ بهێنرێت لەوێ بکە بەدەستیانە بەکاریان هێنا تا تقریبا سعاتێک وابزانم کەمتر ڕۆژی مابوو کاک عابدین تەشریف هێنایە سەرەوە لەگەڵ ئێمە دانیشتن باسی ئەوەمان کە ئەو باسی ئەوەی کرد کە کاکە ئەمەی کە من کردومە لەبەر خاتری پاراستنی گیانی ئێوەیە من ئەزانم ئێوە خەڵکی دڵسۆزن خەمخۆرن زەحمەتکێشن بەردەوام ئەو حەماسەتە وای لێ کردوون کە بەردەوام حەستانە لێ هەمووتان بچنە ناو گۆمەکە بەڵام ئەوەی کە ئێمە ئەمانەوێ ئێوە بپارێزین ئەوەیە کە گیانی ئینسانیەت و ئێوە لای ئێمەش دیسان گرنگە ئێمە تیمەکانی فریاکەوتن ئەگەر کەسێکیشمان بفەوتێ ئەرکمانە بەس بەڕاستی ئێوە ئەمانەوێ بپارێزرن بەم حاڵەتانە هاتین بەڵام ئێمە باسی ئەوەمان دیسان لەگەڵ کردەوە کاکە پێویستە خەڵکی زەڵم لەگەڵ لەناو ئەوەیە بێت چونکە ئێمە شارەزای مەنتیقەکەین ئێمە ئاگامە لە وەزعەکەیە ڕاستە ئێوە غەواس و خەڵکی بەتواناتان هەیە بەڵام مەلەوانەکانی ئێمە زیاتر شارەزایم شوێنن من حتا ئەوەشم وتم کاک عابدین هیچ کەسێک نییە لە دنیاە لە خەڵکی زەڵم زیاتر بەتوانابێت لەناو ئەوەیە تااقەتی هەبێ خۆی بگرێ ئیتر دوای سپاسیانەکەین لە ڕێی کاک سمکۆ و ئینجا کاک عابدین خۆیانەوە وایان کرد کە تیمەکانی ئێمەش بچنەوە ناو ئاوەکە و هاوکاریە و
تیمانەی حکوومەت بکەن وارە و کاتە تیمە خۆبەخشەکان بە ڕێگە و طریقی خۆیان توانیان کە هەندێک لە چەمەکە ببرن لەم لاوە ڕێڕەوی ئاوەکە بگۆڕن و ئەوە بوو سواز بخوا ئەو حاڵەتە بەدەزات و تەرمەکە دەستان خۆش بێ کاک وەلیجان مەمنونین زۆر سپاسانەکەین کاک گۆریان بمان بوورە من هەر بە خۆم ویستم کە تۆ تەواوی چیرۆکەکە ببیستی ئێمە و جەنابت و بینەرانیش بۆی کە تۆ پێمان بڵێ لە دوای بیستنی ئەم چیرۆکە لە دوای بیستنی دایان قارەمانەتی و کەسی لە خۆ بردوو ئازایەتی ئەو خەڵکە جوامێرە کە بەدەم ڕووداوەکەوە چوون ئێستا پێمان بڵێ ئەم چیرۆک و لێکەوتانی کە هەموویمان بیست تا دۆزینەوەی ڕوقیە لە ساتەوەختی خنکانیەوە چیمان پێڵێ بە ناوی خوا سپاس بۆ پەیام بۆ بەڕێستان خۆشحاڵم قەدەروای کرد کە بێمە خزمەتی ئێمە ئازیز و بەڕێزانە کە ئێمە ئەبێ بە هەمیشە دەسە و نەزەربین لە خزمەتیان نابین چونکە سەری ئێمەیان بەس کردووە نوێنەرایەتی ئێمەیان کرد خی گەورە پایەداریان کە ماڵ و مناڵیان پارێزراوکە لە بەڵام موسیبەت کاک عەباس ئەم قەزیە لە شوێنێکی تەنگەبەری بچووکی وەکو زەڵمان ڕوویە بڵێ بەڵام دەرهاویشتەکان و لێکەوتەکانی زۆر گەورەتر بوون ڕاست یعنی چۆن ئەگەر ئێمە بگەڕێنێ دواوە مامەستا عەلامە و پیاوێکی گەورە و عەزیمی وەکو مامەستا مستەفا زەڵمی لێرە نەشوەکە و گەورە ئەبێت و دوجار ئەبێتە بە ئەو پیاوە عەزیم و گەورەی کە ڕۆژەڵاتی ناوەڕاست شانازی پێوە بکە ڕەنگە مامەستا مستەفا زەڵمی خۆی تاکە کەسێک بوو بێ ئەمە خی گەورە لیقایاوەتی و هەڵکەوت بەڵام عجیب لەم لێکەوتایە کە خزمەکانی ئەو خەڵکی ناوچەکەی ئەو شوێنە بچووکە توانیان شتێک کەمان پێ بڵێن ئەویش ئەوەیە کە جاران ناسنامە و شوناسی نەتەوەیە شارسالاری بوو شارێکی گەورە ڕووداوە هەرە گەورەکان ئەی کردانی ئەوە کە نەتەوەیەک بناسرێت ئەگەر ئێمە تێفکرین کاتی خۆی شانزەی سێ بوو هەڵەبجە کیماباران کرا شتێکی تازە بوو شارێک بتوانێت نوێنەرایەتی نەتەوەیە بکات و نەتەوەیەکی مەزڵوم بناسێنێت بەڵام ئێستا ئەم معادلە بچووکتر بوویەوە ئەوە زەڵمە بە تەنیا نوێنەرایەتی نەتەوەیەک ئەکات و چەند کوڕێکی گەنجی خۆبەخشی باخەڵخاڵی و پەراوێزخرا و بەڕاستی ئەتوانێ هەموو ئەم شتانەوە لا بنێت و ئەو سەرمایە گەورەی لە باب و باپیران و فەرهەنگ و کولتورە بۆی ماوەتەوە وەری بگرێت و بتوانێت لەم سەردەمی خۆیان گزارشتی لێکات کەواتە ئێمە ئەتوانین بڵێن ئێمە لە سەردەمێکین بەخشە چۆن لە تونسا کەسێک خۆی سووتێنێ و بەهاری عەرەبی لێ ئەکەوێتەوە چۆن هەموو ئەو بۆنە جیانەکان ڕۆژی مامەسایان ڕۆژی زمانی دایک و ڕۆژی ئافرەتان لە ڕووداوی بچووک بچووکەوە بوون و دوایی بوون بە نوێنەراتی گەورە ئەتوانم بڵێم زەڵمی ژێکێ لە دەراویشتەکانی ئەوە بوو کە بەڕاستی نوێنەری نەتەوەیەکی کرد ئەم نەتەوە خانەدانە خاوەن دەستی یارمەتی و هاوکاریە و نەتەوە و نەژاد و ئاین و ئاینزا و ڕنگ و پێز ناناسێ گرنگ ئەوەیە بەلایەوە کە کەسێک هەیە و ئێستا پێویستی بە هاوکاریە خاڵێکی تر ئەوێشەیە کە بەلامەوە زۆر مهم بوو کەناڵێکی عەرەبی چەند مانگێ لەمەوە پێش لە بەغا پرسیارێکە لە خەڵکی ئەوی عێراق چەند محافظەیە کەس نەیزانی هەموو ئەوی 18 محافظەیە چونکە لە ڕووی یاساییەوە هەڵەبجە محافظە بوو لە ڕووی شەقامە و ڕای گشتیەوە هەڵەبجە هێشتا 18 محافظە کاریگەری و ناوبانگ هیچ کەسێ نەیزانی بەڵام دوای کارەساتی زەڵم و خنکانی ڕوقێ ئیتر عێراق بوو بە 19 محافظە بەڕاستی ئەم ڕووداوە ئەم کوڕانە کارێکیان کرد گشتاندنێکیان کرد کاکە هەڵەبجە 19 هەمین محافظەی کوردستانە یعنی ئەمە قەزەیەکی زۆر ئینە بەلام بوون یەکێش لەو شتانە ئەوەیە کە ئێمە ئەتوانین بە تایبەتی کاک سمکۆ بەڕێزیان لێرەیە خۆزگا ینی پارێزگار بەڕێوەبەری گەشت و گوزار ئەوان ئەتوانن لە هەوڵ و ڕەنج و تەقەلای خەڵکی ئەم خەڵکەی ئێرە سەرمایە گوزاری بکەن ئێمە ناوچە و جوگرافیەکمانەیە ئاسایشی گەشتیاری تیا بەرقەرارە بێت وەرن بۆ لای ئێمە جوان ئەنی ئەمە
تاکو دوێنێ تا دەڕۆژ لەمە پێش ئێمە وەکو وتن ئەمان بێت ئێستا فاکتە ئێمە فاکتێکمان بەدەست وێڵین کاکە ئاسایشی گەشتیار لەم ناوچەیە لە ئاستی جەماوەریە پارێزراوە ئەمە قەزەیەکی زۆر گەورەیە هەر بۆیە من قەنەعەتم وایە ئەگەر ئێمە بمانەوێ لێکەوتەکانی ئەم کە گۆرەیان با من پرسیارێ بکەم چوون بەدەم قوربانیەکەوە پشۆڵەیەک خنکاوە لەم چەمی زەڵمەیە و پێویستە هاوکاری بکرێ بۆ دۆزینەوەی بەڵام هەڵەبجەی و هەورامیەکان و ئەهلی مەنتیقەکە پێت وایە زیادەڕەویمان نەکرد لە بەدەمەوە چوون لە هاوکاریکردن لە گیانی بۆ نمونە خۆ بە قوربانیکردن و گواستنەوە و با بڵێن هاوکاریکردن وەڵا کا عەباس کاک شێرکۆ لە هی ئەنفالە ئینێکی هەیە قەسیدەیەکی دوور و درێژی هەیە بڵێ تعبیرێکی ئەگەر ینی نەسەن نەقلی کەم نازانمانی زاکیرەم لە جێ خۆیان بێ قسێکی جوانی ئاڵێ قیژە چۆن نەنووسرێتەوە یعنی نانووسرێتەوە تۆ کەسێک دێت ئینسانە باشە باوەڕتان هەبێ ئەو مەخلوقە ئیلاهی ئەگەر مناڵیش نەبووە ئینسانیش نەبووایە پەلەورێکیش بووایە تۆ ناتوانانی بازدەی بەسەریا هەندێک کەس پێمانەڵێن بمبورە ئاخۆ خۆ ئەو کچێکی کورد نییە عەرەبە من لە بابەتەکان نووسیم ئەوەم نووسی کە هەندێک برادریش دوجار پەیوەندیمان هەبوو بەیەکەوە بڵێ باشە ئێمە ئەگەر خەڵکی ئەم ناوچەیە ئەگەر زیادە ڕێویمان کردو خۆ زیادە ڕێویمان لە باشا کردو خۆ لە نامەردیان نەمان کردو یعنی بەڕاستی ئەوەش جێگای شکۆ و گەورەی و لێکدانەوەیەکی گەورەترە بۆ ئێمە ئەمە یەک دوو ئێستا ئێمە لە مەرحەلەیەکی دەرهاویشتەکانە ئەم دەرهاویشتە ئێستا ئەو واقعی ئێستا وەڵامی ئەو کەسانە ئەداتەوە کە نووسیان ئەرێ خراپمان کرد ئەرێ ئەنجامەکە چی بوو ئەنجامەکان زۆر باش بوون برادەران ئێمە ئێستا هەر ئەم نیۆڕۆ من بابەتێکم دابەزان هەڵەبجە هەڵبژێرا بۆ 100 شوێن لە جیهان هەڵەبژێرە بۆ کێبرکەی گەشتیاری لە جیهانە ئەمڕۆ من لە پەیجەکەی خۆمە دامبەزان هەڵەبجە هەڵبژێراوە بۆ ئەوەی بچێتە ناو پێشبڕکێەوە باشە ئەو ئەگەر ئێمە زیادە ڕەویمان کرد بێ هەر لە ئەوەی کە خەسەخانەیە ئەکرێتەوە لە من نەمام ئەنێژرێت هەڵەبجە چێتە پێشبڕکێەوە باس دەکرێت باس ئەکرێت تەنانەت من ئێستا دەنووسرێتەوە بۆ بێک شتێکێژێ باڵا ئەو لە پەراوێزی ئەم قسانەمە دوو پێشنیازی شوم بخواب یەکەمیانەوەی قەرار ئەو خەسەخانە بکرێتەوە من نازانم لەکوێ ئاکرێتەوە ئەوە ئیدارەی مەحەلی ئەم منتیقیازان بەڵام پێشنیاز ئەەکەم بۆ ئیدارەی مەحەلی و کاکسمکۆ شەخسەن لێدایە ئەحسای ئەم ئاوایی زەڵم ئەو حماوا بکەن کارتێکیان بۆ بکەن لە ئەو نەخۆشخانەیە هەرچی فەحس و ئەشیعە و سۆنەریان هەیە فری بێ بۆ ئەو خەڵکی ئەم ناوچەیە حورمەتەن بۆ ئەو هەوڵ و تەقەلایانیانە ئەمە یەک دوو پێشنیازەکەم بۆ کاک ئارامی وەزیری خوێندنی باڵا ئەو کوڕوکچانەی ئەم ساڵی ئایندە وەرەگیرێن سیستەمی پارالێلیان لەسەر لا ببرێت وەکو با حکومەتی خۆشمان دەستەوارێکی خەڵکی ئەم منتیقە ببێت کەین یانی ئەو خەڵکە بزان لە حکومەتی خۆشیانەوە حرمەت ئەگیرێت بەڕاستی هیوادارم خەڵک ئەم شتانە بخاتە لاوە گرنگەوەیە ئێمە توانیمان نازانمە تا چەنێ وایە ئەڵەن ئەمە ئەڵێ هەڵەبجە بۆ بە مەقولەی تۆ هەڵەبجە بوو ئەم جارە بەڕاستی توانیمان ئەو ئەمانەتەی باو با پیرمان خسێسە شانمان خیانەتی لێ نەکەین و ئەنجامەکەشی باش بێ و ئەوەش کردومانە شتێکی غەریب نیە ها برادران لەم منتیقە ئێوە لەسەرێکەوە نەزان ئیشێکی زۆر گەورەتان کردووە ئەو ئیشە گەورەی ئێوە کردوتانە ئەوە دەستا و دەست بۆتان ماوەتەوە ئەوە نەرێت و فەرهەنگ و کولتوری نەژادی ئێوەیە لەبەرەوە هیچ زیادە ڕەویشمان نەکردو ئەگەر لە حاڵێکی هەندێک برادەر کردمانە ئەتوان ئەوان شتێکی تر بکەن کاکەم چی تێچێ ئەگەر ئەوان دەستەواری ئێمە بن و ئامۆژگاریمان بکەن بڵێن کاکە لە فڵان شوێنە هەڵەن لە فڵان شوێنە زیادە ڕەویتان کردووە لە فڵان شوێنە ئاوا بکەن باشتە ئەم گلەیە لا بن و مستەلاحەکە بگۆڕن بیکەن بە ئامۆژگاری ئێمە خەڵکی هەڵەبجە لە ئامۆژگاری پەس نییە ناڕەحەتیش نییە هیوادارم توانی بێتمان ئەمانەتەکەمان جێبەجێ کرد بێت ئینشاءڵڵا قساکەینەوە دەستان خۆش بێت کاکسم کۆ بمبورە باسەکەمان تاوێ هێنا کە ڕوقیخانمان لەناو ئەوکەیە دۆزیەوە
تەرمێک لەبەردەستی ئێوەدایە وەکو ئیدارەی هەڵەبجە لێرە لە گەشت و گوزاری هەڵەبجە خنکاوە و چۆن بەڕێتان کرد پێویستی بەچی بوو بۆی بکەن تا بیگەێنەوە ماوای خۆی و لەوێ بە خاکی بسپێرن ئێوە چیتان بۆ کرد؟ وڵا کا ئاباز من ئەمە پێشەکی شتێک ڕوون کەمەوە ئێمە کە هەڵساین بەو کارە هەم گەنجەکان و هەم تیمەکانی حکوومەت چاوەڕێ ئەوە نەبووین ئەم شتە گەورە ببینین چونکە لە خوڵقەت و فیترەتی خەڵکی ئەم سنوورە ئەم هەمیشە جوامێری و بەدەم خەڵکەوە چوونە هەر بووە ینی ئەوە نییە بەلای خۆمان شتێکی تازە نەبوو ینی هەر کەسێک وای لێ باتایە هەر حاڵەتێک بواە ئەم شتەمان کردووە باشە بۆچی تازە نییە بۆچی بەلای خەڵکێکەوە سیر و تازەیە ئەزانی بۆچی ئەوان دیارە شارەزای ئێرەنی دوو حاڵەتە یا شارەزای ئێرەنی یا ناحەزب بەڵام ئێمە بۆ مۆقیفانە وەڵاماندانەوە ئەمە خاڵێکی تر لەبەرەوەی گەنجی ئەم سنوورە و خەڵکی ئەم ناوچەیە کە من ماوەیەکی زۆرە لێرە خزمەتکاریم کردو خلە خزمەتیان نابووم زۆرم حاڵەتانم بینیوە یعنی ئەمە بەتەمای ئەوە نین پاداش بکرێن بەتەمای دەستخۆشی نین ئێمەوازبێکی ئینسانی و ئەخلاقی و ئیمانی خۆمانمان لە سنوورە ئەوەمان بیر نەچێ خەڵکی هەڵەبجە و هەموو دەوروبەری خۆی قوربانیە بەڵێ قوربان ئێمە خۆی بێئینسافی زۆر گەورەی بەرامبەر بەقەو دەردەدارێ نازانی ئەمە زۆرمان بینی زۆرمان بیست خنکانمان زۆر بوو کیمیاییمان زۆر بوو کۆمەلگا ناشنی کۆمەڵیمان بینیوە ئەنی زۆر ئازارمان چەشتووە لەبەرەوەی لە ئازارتیەگەین ئەزانی ئازاریش بڕەوێنینەوە بۆ پرسیارەکەی جەنابوو کە ئێمە ئەم حاڵەتە حاڵەتێکی مردنی ئاسایی یا خنکانی ئاسایی نەبوو یعنی بەرەو کارەسات چوو ماوەکەی زۆر کێشا لەو ماوەیە دووەلی عەرەبی بەگشتی و بە تایبەتیتر کەربەلا و بەغاو وڵاتانی بڵێن محافەزەکانی تری عێراق چاویان لەسەر ئەم حەدەسە بوو خەریک بوو ئەیان کرد بەڕەخنەیە نادۆزرێتەوە بوو بە ینی جوڵا لە شاریعی عێراقیە ئەمە بوو بەوەی کە بەڕاستی دواتر هاتنە ناو بابەتەکان کە سوکاری بڵین باوکی کچەکە لەگەڵ کە سوکاری کچەکەەوە دەستگاکانی ڕاگەیان بیرمان نەچێ من سوپاسی ئەو سەربازەون بوانەی پشتی کامێرەیەکەم کە شەو ڕۆژ لێرە بوون هەموو کەناڵەکانی ڕاگەیان زایدەن پەیجەکان زایدەن یوتیوبەرەکان ئەوانەی کە لە فەیسبووکی خۆیان و لەسەرم حەدەسە قسەیانە کرد خەمخۆری و عاتفیانەوە لەگەڵم بابەتە زۆر دەوریان هەبوو دواتر وای کرد ئەمە حادیسەیەک بێ ئێمە پێمان باش بوو نادەم بەم شێوازە دۆزراوەتەوە تەقدیرێک بۆ ئەم کیژۆڵە کەربەلایە هاتۆ لێرە بەم شێوازەوە فاتی کردو ئیشەڵا پلەی شەهید بێت پێمان وابوو ئەبێ ڕێوڕسمێکی بۆ بکەیت بەڵێ ئەم شتەمان بەواجب زانی لەسەر خۆمان لێرەوە بیرمان نەچێ ئێمە سوپاسی هەموو دانیشتوانی سنووری پارێزگای هەڵەبجەکەین ئەو شەوە لە توبعەدلیوە ئەم کچە چەند کەسێکی کە سوکاری خۆی لەگەڵا بوو بەس ئەو دووەخش و خۆرۆشە جەماوەری کە لە توبعەدلەکە عینی ڕۆژانی کە ئەگەر نەمانزانیاچی ئەمان و ئەوە ڕئیس عەشەتێکە لەوە چێوە فاتی کردبێت بەو شێوازە ئێمە تەقدیری میوان و خەڵکە غێر زمانەکانی خۆمانەکەین بەڵام هاودینمانن ئینسانن ویژدانمان ئەخلاقمان عورفی منتەقەکەمان ئەمە هەڵەگرێ وابڕین بەدەمیەوە دواتر لە ڕێی لە مزگەوتی ڕێیان لە ڕێی مامۆستا مەلا نەجیم و نوێژ خوێنانی ئەو سنوورە سوپاسیانەکەین هەتا دایکان و خوشکانمان هاتن شۆردنیان و نوێژیان کرد و جەنابی پارێزگار لە ناو ژنەکانە نوێژی کرد یعنی ئەمانە کرا بەلایەن و زۆر سیر بوو یعنی چاوەڕێی ئەویان نەکرد بەم شێوازە بەم پیرۆزەیە بەم ڕێوڕسمە گەورە بکرێت دواتر ئێمە لە مۆنومێنتی هەڵەبجە کە ڕەمزە بۆ هەمومان من گەشتبم بە هەر یەکێک لە کەسوکاری ئەو قوربانیە یا بەرپرسان ئەم ڕەمزەم پێشکەش کردوون وتوم ئەمە ڕەمزی شەیدانی مەزلومی هەڵەبجەیە حەزەکەم بیپارێزن بەڵێنیشیان داوە بیپارێزن ئەم مۆنومنتە ڕۆشتە کەربەلا ئەم مۆنومنتە لە کەربەلا ئێستا ترێندە ئێستا وەک جۆرێک لە اعتیزاز وایە بەبەرەکتۆ بێت کە ئەمە مای شانازیە بۆ کاکسم کۆلەوێت چۆن پێشوازیان لێکردن ئێمە زۆر بەگەری پێشوازیان لێکردین ئێمە تەسەوری ئەومان کرد داینێن ئەسپەردە بکرێ مۆڵەت وەرگرن و بگەڕینەوە ئەو گەنجەکانیشمان لەگەڵا بوو کە ڕۆژینە ئەوێ سیرەکەین هەر 80 کیلۆمەتر پێش کەربەلا و سنووری کەربەلا تیمێکی پرۆتۆکۆل تیمێکی ئەمنی لەگەڵ تیمێکی مەجلیسی محافەزە کە بەڕێز مەجلیسی محافەزە خۆی لەوێ ئامادە بوو لەگەڵ ڕوئەسای عەرەبی لەگەڵ کەسوکاری ڕوقیە چاوەڕێ ئێمەیان کرد دواتر پێشوازیان لە ئێمە کرد دواتر بڕیان کردی بۆ مەقبەرە هەر لەوێ جەنابی پارێزگار ڕئیسی مەجلیسی محافەزە ئەندامانی مەجلیس ڕوئەسای عەشایری عەرەبی کەسوکاری یعنی ژمارەیەکی زۆر لە کەناڵەکانی ڕاگەیاندن چاوەڕێ ئێمەیان کرد
ئیسعافەکە هات هەمویان بەدەم ئێمەوە هاتن تا ئیسعافەکە وتیان بەخێرمێنەوە بە جەنازەکە بردیانە شوێنی تایبەتی خۆی هەمویان هاتن بۆ لای ئێمە ڕێز و پێزانین ئێمە سڵاو ڕێزی ئەم دەبەرە دیارە هەموو حکایەت و گەڕان و بشکین و دڵسۆزەکانیان بیستە بوو زۆریان پێخۆش بوو و زۆریشیان بەلاوە پیرۆز و گەورە بوو تەقدیریان نەکردین ئەلبەتە ئێمە نەبووین هەموو شتێکمان کرد با نەڵێن ئێمە خەڵکی سنوورەکە بەگشتی ئەو گەنجانە ئەو هەموو دڵسۆزەی کە کرا بەرهەمێکی زۆر باشیە بوو دواتر ئێمە ڕوخسەتمان لێوەرگتن جەنابی پارێزگار قبوڵی نەکرد وتی ئێوە میوانی تایبەتی ئێمن مەدەنیەکانمان لەگەڵا بوو ئەمە وەڵامێک بۆ و کەسانەی کە ئەڵێن وەفدەکەی ئەڵەبجە ڕێزی لێ نەگیرا و لە ئوتێل خەوتن وەک من وتومە ئێمە لەو دەشتی سەحرا خەوتوی لەناو ئەو لم و بیابانە خەوتوی المهم ئەنجامێکی باشمان باشە بۆچی خەڵکێک تەسەوری وایە ئێوە لە خۆڕا بەرگری لە کەربەلاییەکەن لە خەڵکێکی بۆ نمونە باشووری عێراقەکەن ئەگەر من وەڵامم بۆ ئەو کەسانە ئەگەر حاڵەتێک هاتە پێش و حادیسە بێ ئەگەر ئینسان بێ ویژدان و ئیمان و زەمیر و ئیدیعای هەر سەقافەتێکە هەی بێ باوەڕ ناکەم لە ئاسیا و دیمەنانە خۆی ڕاگرێت بەڵام ئەگەر نەیبێ ئیتر من هیچ جوابێکم نییە بەڵام ئێمە بە باشترین شێواز وەک نوێنەری چین و توێژەکانی هەڵەبجە پێشوازیمان لێکراوە زۆر باشە کاکسم کۆ ئێوە کە گەڕانەوە ئەوان وابزانم یەک دوو وەفدێکیان هاتبێ بۆ ئێرە هەم کۆمەڵایەتی هەم ڕێکخراوەی و حکومی هاتن چۆن مامەڵەتان لەگەڵ کردنەوە بۆچی هاتن ئێمە کە گەڕاینەوە وەفدێکی سحوفینی نەقابەی سحوفینەکانیان هاتن کە 11 کەس بوون هاتبوون بۆ سپاس و پێزانین بەڵام وەک تەقدیر و ڕێزێک بۆ هەموو چین و توێژەکانی سنووری هەڵەبجە ئەوە بوو ئێمە هێنامان بۆ سەرچاوی زەڵم شوێنی حادیسەکە لەوێ ڕێزنێنانێکمان بۆ ئەو گەنجانە پێم وایە هەمویانی لێرە داوای لێبرنینەکەین لەوانەی کە بەڕاستی ئێمە ناوەکانمان لە خۆیان وەرگرت لەوانەی کە ناو نەخوێنراوەتەوە یا ڕێزلێنانەکەیان کە خۆیان هەر بە ڕێزن پێشکەش نەکراوە بڵێنشمان پێداون کە ئینشاءڵڵا قەرەبووی ئەوانش بکەینەوە من دڵنیام ئەمانە بۆ ڕێزلێنانیشیان نەکردووە بەستر خۆڕ لێشیان بندێ ئاساییە بۆ ئەوە کردویانە پێ بزانرێن پاداشتێکیان بدرێتەوە نەبوو ئەوەیە ڕێزێنانیان بێ خوان هەر بە ڕێزن پێویستیان بە ڕێزێنان نییە دەستان بەڕاستی ئەو هاتن ئەمەیان بینی دیسان وتیانۆ هەڵەبجە زۆر شتی گەورەتریتیایە ئەمە بەس دیوێکمان بینیوە من دوو داواکاریم هەبوو لێیان داواکاریان ئەو کەسانەی کە لەوێ بوون تەقدیمیان کرد کاک شەکاروان هەیە وتی ئێمە ئەمانەوێت تەبەنای نەخۆشخانەیە بکەن بە ناوی ڕوقیەوە بیکەن بە ناوی ڕوقیەوە من هیچ داواکاریەکەمە بوو 11 ئەندامی پەرلەمانیان هەیە مەجلیسی نوێنەران داوام لێکردن بە داوەتێکی خاز من داوەتیانەکەم بێنە پارێزگای هەڵەبجە مقوماتەکان و مەزلوماتی پارێزگای هەڵەبجە و سنوورەکە بزانن بۆ ئەوەی بزانن کە بەیانی دیفاعیان لە هەڵەبجە و کورد کرد دیفاع لە کێ ئەکەن ئەمە هەڵەبجەیە بن تەنها لەبەر ئەم حەدەسەنا هەڵەبجە زۆر شتی گەورەتر و حکایەتی نەبیستراوی تریتیایە دەستان خۆش بێ من سپاسی هەمووتانەکەم بەڵام یەک دوو شتما بوو لێرەوە هەر بە دەرفەتی بزانم ئینشاءڵڵا دەرفەتێکی تر کاک ئیسماعیل چەند مناڵت هەیە من 4 مناڵم هەیە پالێت نەسێنێ چەندیان کچن هەر 4 کچن پالێت نەسێنێ ئینشاءڵڵا وتیان یەکێک لە کچەکان لە کاتی ئەوەی کە تۆ بەردەمی ڕوقیەخانەوە چووی وەکو مناڵێکی کەربەلایی یەکێک لە کچەکانی خۆت نەخۆش بووە بڕیار بۆ بۆی بیبێ بۆ نەشتەرگەری بۆچی نەتبرد وەڵای ئەو کاتێک کە ئێمە چوینە لای دکتۆر وتی کاک ئیسماعیلە بێم کچەت بە زووترین کات عەمەلیاتکەی کە منیش هاتمەوە ئەم حادیسەیەم بینی وتم بە دایکی کچەکە وتم ئەم ئیشە بۆ ئێمە ناکرێ قورسە وتی بە وتم کچێکی غەریبە هاتووە لەوێەوە و ئەمجا میوانی ئێمە بووە میوانی هەورامانە هەموویەتی تەبیعەتی هەورامانیش وایە حەزی لە پیاوەتیە حەزی لە مەردایەتیە ئەوەم دوا خست دکتۆرەکە تەلەفۆنی کردو دوو ڕۆژی پێچوو وتی کاکە سەر عەمەلیاتی کچەکەتانە وتم بەشەمە خوایە دوای خەی دکتۆر وتی هۆکاری دواکە وەی زانی لە مادیە شتەکە لەبەر مادەیە کە من دوایە خەم بەدەستمانەوە نەبێ وتم دکتۆر مەسەلە مادە نییە بەخوا وتی کاڕاستە وتم بەخوا مەسەلەوە نییە بەس دوای خە تەرمێک لەناو ئەو ئاوایە لە چەمی زەڵمایە ئەگە تەرمەکە دەرهاتۆ پشت بەخوا ئەو کاتێنە خزمەتت ئەگە دەریش نهاتۆ بەخوا مناڵەکەم نانێرم هەتا تەرمی ئەو کچە دەرنێتەوە لەبەرەوەی هەمووی ئەوارەیە کە من ئەچووم بۆ ئەو کچەم هەر لە تەمەنی کچەکەی ئەو ڕوقیەخانە بوو ئەیوت باوکە چیتان کرد تەرمەکەتان دۆزیۆ
ئەم ود نەوەڵا ڕۆڵە نەمان دۆزیۆتە ئەیود دەی باوکە بەخوا منیش ناچم و عملیات تا تەرمیشەکە دەرنێنەوە خی گەورە تەمەندرێژی باتە یاخوا هەڵوێستێکی جوانە و خی گەورە ئینشاءالله ئەنجا مامۆستا عەبازەوەژە لێرەوە بڵێم من پێم وایە ئەوەی کە هێتە هەڵەبجەی شەهیدۆ شاری شەهیدان وانەیە فێرە بێ کە عومەری خاوەر ئەبینین چۆن خۆی داوە بە مل کۆرپەکەیە ئالەویا کە شیمەباران کراوە کۆرپەکەی لە دەستدەدا خۆی داوە بە ملیە تا گیانی دەرچووە ئێمەش ئەو ڕۆژە ئالەوێ ئەو تیمە خۆبەخشانە بەرگری شارستانی چۆن تەرمەکەیان دۆزی ئەوە خۆیاندان بە مل گۆمەکە بەڕاستی دەیان جار دوو سێ برایان محاولەیان کرد وەخت و ئەوانیش بەخوا هەناسەیان یەتون بوو ئەوە خۆیاندا بە مل ئەو تەرمی ئەو کشە زۆر سپاس موقفێکی زۆر جوانە هەیە مامۆستا ئەو ڕۆژە وابزانم پێنجەم ڕۆژ یا شەشەم ڕۆژ لایڤیان کردووە جەماعەتی گشتیار بەڵێ ئەیان وت بە کاک ڕافد بوو داوای هاوکاری ناکەی لە بەغایە غەواسێک شتێک ئەیود ئەوە کە وحدەی ئیداری هەڵەبجە و خۆبەخشەکانی زەڵم ئەوە کە کردیان بە هیچ کەسێکش ناکرێت قەت داوای هاوکاری ناکەم جا شتێکی تر هەل ئەو پێنجەم شەشەم ڕۆژە وتی کا خالت زۆر بێتاقەتم بێ ئەمەنم چی بکەم وتم نازانم چی بۆ بکەم وتی با بڕۆن لای کاک عەبدین پرسیارشی لێکەم پرسیاری لێ کردووە ترها باسی وتی چۆن ئەڕۆم بە بێ جەنازە بە بێکشی خۆم کە عەبدین دەستی کرد بە گریان کە سەیرم کرد کاک ڕافد ئەڵێ بە کا عەبدین کورە مەگرێ کاکە ئەمە ئیشی خوایە و ئەمە ئەمری خوایە تو سەیری ئەم دڵپاکیە جزاك الله زۆر سپاس من کۆتایی بەرنامەکەم ئەگە دەرفەتێکی بچوو کە دەمەوە بە کاک گۆریان قسەیەکی دیکەی هەبێ بۆ خەڵکی عێراق خەڵکی هەرێمی کوردستان و خەڵکی هەڵەبجەت بابی فەرمێ و دواییش جەنابی مامۆستا بڵێ دەستان خۆش بێ وەڵاهی ماوەتەوە سەر ئەوەی کە ئەم منتیقی ڕووداوی ڕوویدا ئەم منتیقەیە و ئیدارەی ئەم شارە ئەوەی پێویست بوو ئەنجامیاندا و بگرە خەڵکیش گلەی ئەوەکەن لە ئیدارە و خەڵکی هەڵەبجە زیادە ڕەویشتان کردو باشە ماوەتەوە سەر ئەوەی کە نخبەی ڕۆشنبیرانی هەڵەبجە ئیداری ئەم شارە چۆن بتوانن سەرمایە گوزاری لەسەر ئەم مەسەلەیە بکەن ئەگەر ئێمە ئەم ڕووداوە وەک ڕووداوێکی تر هەر خنکانێکی تر پەراوێز بخەین و پشتگوێ بخۆین من قەنەعەتمە ئیسفادەمە لێ نەکردووە دڵنیایشم لەوەی ئەم خۆشەویستانە لەگەڵ ئیداری ئەم شارە یەکەم ڕۆژ کە ئەم کچە خنکاوە و بە دوایە گەڕاون چاویان لەم ئەنجامە نەبووە هەمی لیلا و فیلا باشە بەرحەڵ ئێستا دەرئەنجامێک هەیە ئێمە چۆن دەست بگرین بۆیە هەر بۆیە ئەگەر بتوانن ئیداری هەڵەبجە پلاتفۆرمێکی ئێکسدا بنێن کاکسمکۆ باشە بتوانن مەرجی ڕوقیە لە سەروی هەمانە کارەساتی شانزەی سێ مێژووی هەڵەبجە کەسایەتی ناودارەکانی هەڵەبجە ئەم سەکۆیە لە ئێکسا بکەنەوە لە پێگەی ئێکسا بکەنەوە باشە بتوانین ئیسپادەی لە چونکە خۆتان نەزانن تویت شوێنێکی تایبەتە و کەسە VIPەکان لەوێ قسەیەکان و ئەیبینن و تەواسولێکی ڕاستەوخۆیە لەگەڵ کەسی بەرامبەرە لەگەڵ هەموو جیهانە ئێمە بتوانین زەڵم و هەڵەبجە و هەورامان و شارە زوور ئەو شناسی خۆی ئەو پێگەی خۆی هەیەی لە دۆزی ڕەوای میلێتەکەمانە یعنی وای لێ بکەین ئەو کاکەیە ڕۆژێ بڵێ کاکە وەڵای من زۆر سادە ئەم ئیشەم کرد بەڵام بەڕاستی ئەنجامەکەی زۆر گەورە بوو شانازی بکات لە هەموو شوێنێکە ئەوە ماوەتەوە سەر ئەوەی ئێمە ئەم برادرانە ئەمانەتەکان داوەتە دەستی ئێمەمانان ئایا ئێمە ئەمە لێ ئێوەی وەرئەگرین چەندی ئەتوانین سەرمایە گوزاری پێوە بکەین و چەند ئەتوانین ببێتە مای خێر و خۆشی بۆ ئەم ناوچەیەوە بوتە ناسنامەی ئەم ناوچەیە هیوادارم ئەو برادران لە ئیداری ئەم شارن زانکۆی هەڵەبجە بەڕێز پارێزگار جەنابی قایمقام و مدیری ناحیە ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی و تۆڕی ڕێکخراوەکان بتوان بە هەمومان بەدەر لەلایەنە حیزبیەکەوە دەستەواری یەکتر بین ئەوەی نەتەوە و گەلەکەمان پێویستێتی ئەم قەزیە بخەینە خزمەتی قەزیە نەتەوایەتێکەوە بتوانین خزمەتێکی باشی بۆ نەتەوەکەمانی پێ بکەین زۆر سپاس کاکواری شتێکی هەیە ئەلگەی تۆ دوای کاکواری بەڵێ کاکواری فەرموو من لە کۆتایی بەرنامەکەیە دەمەوێ سوپاسی خۆم ئاراستەی هەموو خەڵکی دەڤەرەکە بکەم بە تایبەت
بەڕێوەبەر و بەرپرسانی ئیداری سنوورەکە گەنجە خۆبەخش و دڵسۆزەکانی گوندی زەڵم و دەوروبەر ئێمە بەڕاستی لێرەوە ئەوەیان عەرز دەکەم کە شانازیان پێوەکەین زۆر سپاسیانەکەین هیوای سەلامەتی و سەرکەوتن بۆ هەموو لایەکیان ئەخوازین و بەردەوام خوا یار بێ ئەوەی کە پێمان بکرێ ئێمەش پشتگیر و پشتیوانیانەکەین و هەروەها سپاسی هەموو خەڵکی هەورامان و هەڵەبجە دەکەین کە ئەو ڕۆژەی بۆ بەڕێکردنی تەرمەکە کە بەڕاستی ئەوەش هەنگاوێکی زۆر گەورە و چاک و باش بوو کە توانی هەڵەبجە و هەورامان بە عالەم بناسێنێت لە سەعات حوتی بەیانی کە کاتێکی زۆر زووە بۆ ئەم کاتە هەموو خەڵکی خوڕماڵ و هەورامان و هەڵەبجە هاتبوونە سەر جادە و بەڕیز وەستا بوون بە گوڵ و بە دڵێکی پڕ لە خەم و بە چاوی پڕ لە فرمێسکەوە خواحافیزیان لەو تەرمە کرد ئەوە بەڕاستی هەڵوێستێکی زۆر مەردانە و چاک بوو جارێک کە سوپاس بۆ هەموو لایەکیان دوعای خێرمان هەیە سوپاس بۆ جەنابیشتان وەڵام من لە کۆتاییە دووبارە و چەند بارە دەستخۆشیمەوە جەنابتان بە خێراتنیە میوانە بە ڕێزانەشەکەم لە ڕاستیە حەدەس و ڕووداوی خنکانی کچێکی کەربەلایی ڕۆقیەخان ڕاستە ڕووداوێکی تراژیدیایی بوو بەڵام بەڕاستی شانازیەکی گەورەشی بۆ هەڵەبجە و هەورامان تۆمار کرد ئومێدم وایە ئینشاءڵڵا ئێمە کە هەر بە میوان دۆستی هێناومانە خەڵکی هەورامان خەڵکی هەڵەبجە ناسراوین بۆی کە میوان دۆستین و ئەوەش ئیسلام هانی داوین ئیسلام فێری کردوین کە ڕێز لە میوان بگرین من كان يؤمن بالله واليوم الآخر فليكرم ضيفه پێغەمبەری خوا فەرمی عليه الصلاة والسلام ئەم ناوچەیە ئەمەش ناوچەیەکی گەشتیاریە من ڕۆکەمە ئیدارەی هەڵەبجە پارێزگار و جەنابی کاکسمکۆ لایەکی زیاتر لەم ناوچەیە بکرێتەوە بێتە ناوچەیەکی گەشتیاری ستاندار کە خەڵکێکی زۆر لە وڵاتانەوە لە بەتایبەت لە شارەکانی عێراقەوە ڕوومان تێکەن و کە بێنە ئێرە کە بڕۆنەوە بەڕاستی شتێکی نوێ و تازە لەگەڵ خۆیان بەرنەوە ئومێدم وایە ئینشاءڵڵا ئەم بوو بێتە هۆکارێک بۆ ئەوەی پارێزگاری هەڵەبجە و قایم قامیەت و تەواویەکە ئیداریەکان و گەشت و گوزار بە تایبەتی لایەکی باشتر لەم سنوورە بکەنەوە خۆشحاڵ بم جارێکی دەستان خۆش نەوەڵا دەست لە کۆتایی دیداری زەڵم من دووبارە سوپاسی هەموو ئەو بەڕێزانەکەم کە بەدەمە و کارەساتەوە چوون و دەستی خێریان تایدا هەبوو و هەوڵ و هیمەتیان بۆی نوان وەکەڵێ لەوانەیە ئێمە نەمانتوانی بە ناوی هەموو ئەو بەڕێزانە بەرین بەڵام ناوی هەر کەسمان بیرچوو بێ سپاسیەکەین دەستخۆشی لێەکەین بەڕاستی دیمەنەکان هەڵوێستەکان بوون و کردارەکان بەڕاستی سەلماندیان چێتوانێ مرۆڤ دۆستی بکە دینداری بکە چاکەکاری بکە ئەوە مەیدان گرنگ نییە ئەوەی کە لێی قەوماوە کێیە هەورامیە سۆرانیە کوردە عەرەبە تورکە هەر کەسێک هەیە بەڕاستی گرنگەوەیە مرۆڤ و ئینسانە خی گەورە ئەمەمان پێ فەرمێ دین هەر ئەمەمان بۆ فەراهەمەکە بەڕاستی دڵسۆزی و هاوکاری و گیانی تەبایی و برایەتی هەر ئەمەمان فێرەکە دەستی ئەم بەڕێزانە خۆش بێ جەنابی کاکسمکۆ و جەنابی مامۆستا مەناووریا و کاک گۆریان و هەموو ئەو بەڕێزە خۆبەخشانە و کاک والی زۆر سپاستانەکەین زۆر سپاسی هاوکارانم مەکەم کە تیمەکەی کاک ئاریان زۆر ماندوو بوون لەگەڵمان دەستیان خۆش بێ زۆر سپاس تابەیە گەیشتنەوەیکی تر هەموو لایەکتان بەخوا سپێرین دوور بن لە دەرد و بەڵا لە کاتێکی خۆش و خۆشگوزەرانیا بژین وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکات